سڵاتان لێبێەوەم کاتتان باش لە هەر شوێنێکن لە بەرنامەی پاشیف لە کوردستان 24ەوە لەگەڵتانین بۆ ئەم شەویش چەند بابەتێکمان هەیە ئەم شەو جیاواز لە شەوەکانی دیکەی مانگی ڕەمەزان قسە لەسەر شەوی قەدر دەکەین لەبەرەوەی لەم شەوەدا چەندین چالاکی ئاینی جۆراوجۆر لە مزگەوتەکان یان لەسەر جەم مزگەوتەکانی کوردستان بەڕێواچێ مەشهەڵ دەدەین چ لەگەڵ میوانەکانمان یان لەگەڵ هاوکارانمان ڕاستەوخۆ چۆنەتی بەڕێوەچوونی ئەم شەوەتان بۆ بگوازینەوە بەر لەوە ئەچینە لای بابەتێک کە یەکێکە لە ئامادەکاریەکان بۆ جەژن سەرڕای ئەوەی چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ جەژنی ڕەمەزان هاوڵاتیان سەرقاڵی خۆ ئامادەکردن بۆ ڕۆژانی جەژن بەڵام فرۆشی جلوبەرگی کوردی پیاوانە وەک پێویست نییە فرۆشیارانیش دەڵێن بەهۆی بەرزی پلەکانی گەرماوە خەڵک کەمتر بۆ ڕۆژانی جەژن جلی کوردی لەبەر دەکەن. هاوڵاتیان سەرقاڵی کڕینی پێداویستیەکانی جەژنن. وەکو نەریتێکیش هاوڵاتیان بۆ جەژنەکان جلوبەرگی نوێ دەکڕن بۆ ئەوەی ڕۆژانی جەژن بیپۆشن. دانا مەحموود دوکانی فرۆشتنی قوماشی جلوبەرگی کوردی پیاوانی هەیە و دەڵێت فرۆشیان وەک پێویست نییە و خەڵک بۆ ئەم جەژنە کەمتر جلی کوردی لەبەر دەکەن. ئەمەش بە هۆکاری ئەوەی پلەکانی گەرما بەرزن و هاوڵاتیان پۆشاکی دیکە لەبەر دەکەن. لە کاتی جەژنی ڕەمەزانە زیاتر جلی کوردی کەمتر فرۆشی لەسەرە لەبەرەوەی مەوسمات ئێستا بۆ جلی کوردی زیاتر لە بەهارانایە لە کاتی جەژنی شاد کەشوهەوا تۆزە گەرمە بێت جلی کوردی کەمتر تەڵەبی لەسەرە بێت. بەشێک لە هاوڵاتیان بۆ جەژنی ڕەمەزان جلی کوردی هەردەکڕن. هاوڵاتیەک دەڵێت بۆ زیندووکردنەوەی هەستی نەتەوایەتی پێویستە خەڵک تەنیا بۆ جەژنەکان جلی کوردی لەبەر نەکات. لە ڕۆژانی ئاساییشدا پێویستە جلی کوردی بپۆشێت. هەموو نەتەوەیەک بە جل بە زمان بە کەلتورەکەی ئەناسرێتەوە. هێمەی کوردیش پێم وایە ئەگەر زمانەکەشمان تۆزی ئاڵۆز بێ لای نەتەوەکانتر جلەکەمان باشترین جلە ینی بەعایبترین جلە لەبەرەوە من پێم خۆشە هەموو تاشێکی کورد نەکە لە بۆنەکانە لە هەموو کاتێکە جلە ئەسڵەکەی خۆی لەبەرکە. جلی کوردی بەشێکە لە مۆرکی نەتەوەی. شێوازەکانی جلی کوردیش چەند جۆرێکن وەکو مراخانی و ستارخانی و ڕانک و چۆغا. ساڵانێکیشە چەند مۆدێلێکی نوێ هاتوون وەکو مەهاباتی و چەند جۆرێکی دیکە. قوماشەکانیشی لە چین و هندستان و ئێرانەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. لاتەوەری یەکەمی پاشیف لەگەڵتانە بین بۆ ئەم شەو باس لە بەرزڕاگرتنی شەوی قەدر دەکەین لەبەرەوەی لەم شەوە زۆربەی مامۆستایانی ئاینی و خەڵک بەگشتی لە مزگەوتەکان دەمێننەوە. ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ مامۆستا دڵشاد گەڵالی لە نێو مزگەوت لەگەڵی ئەبین ئەویش پێشنەژ و تاخوێنی مزگەوتی عومەری کوڕی خەتاب لە شاری هەولێر لەگەڵمانە. مامۆستا دڵشاد ئەم کاتت باش ئەمێ بپرسم سەرەتا شەوی قەدر لە قورئانی پیرۆز لە ئاینی ئیسلام چۆن باس کراوە؟ السلام عليكم ورحمة الله وبركاته. سڵاوی خوای گەورە لە ئێوەی بەڕێز و لە بینەرانی خۆشەویست و لە گەشت مسلمانان دەپاڕێینەوە لەو کات و ساتە کە خوای گەورە لەبەر گەورەی شەوی ڕێز لێ گیرا و شەوی قەدر خوای گەورە دوعا و تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبول بکە ئینشاء الله. شەوی قەدر لە قورئانی پیرۆزدا بە چەندان شێوە باسی لێوە کراوە. بۆ نمونە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا ئەفەرمێ إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. أفرمي إيما قرآن من نارد خواروا لشوي ريز لي جيراو. قرآن يكم آيات قرآن كبو پیغمبر هات صلى الله عليه وسلم لو شو دابو وهروها لو شو دابو كهمو قرآن للوح المحفوظ هاتا آسماني دنيا وأو إنزا بيتا قرآن بو پیغمبر صلى الله عليه وسلم بجويري كاتو شوينو بجويري بيداويستي پیغمبر صلى الله عليه وسلم بجويري بيداويستي مسلمانان بجويري بارو ظروف قرآن أو زالو كاتوا هات خواروا.
شەوی قەدر لەبەر ئەوەی گەورەیە لەبەر ئەوەی بەڕێزە چونکە قورئانی تێدا هاتوتە خوارەوە خوای گەورە فەرمێت وما ئەدراکە ما لەیلەة القەدر ئەفەرمێت تۆ زوانی ئەی محەممەد شەوی ڕێز لێگیراو چییە لەیلەة القەدری خەیر من ئەلفی شەهر شەوی ڕێز لێگیراو خێری زیاترە لە عیبادەتی هەزار مانگ واتە شەوی ڕێز لێگیراو کە ئێمە لە کوردەواری پێڵین لەیلەة القەدر خێر و ثەواب و پاداشتی زیاترە لە عیبادەت و خواپەرستی هەزار مانگ زیاترە فەرمێ تەنەزەل المەلائکەة والروح فیها لەو شەوەدا فریشتەکان دادەبەزنە خوارەوە دێنە سەرزەوی ئەفەرمێ تەنەزەل المەلائکەة والروح فیها لەگەڵ حەزرەتی جوبرائیل دێنە سەرزەوی من كل أمر سلام هي حتى مطلع الفجر لە هەموو کاروبارێکی مسلمانان دەکۆڵنەوە وەسڵاو لە مسلمانان دەکەن لەو شەوەدا لەو شەوە پیرۆزەدا خوای گەورە و میهرەبان ڕزق و ڕۆزی و کاروباری زەوی دیاری دەکا کە دەڵێن دیاری دەکا مەبەست لێرە لەوەیە کە لە ئەزەلدا خوای گەورە کاروباری خەڵک و کاروباری ئەو کەونەی دیاری کردووە بەڵام لەو شەوەدا بەشی یەک ساڵ پەیامەکان دەداتە فریشتەکان و مەلایکەتەکان پەیامی یەک ساڵیان پێئەدا و کاروباری یەک ساڵیان بۆ ڕۆن ئەکاتەوە و هەروەها پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت کە لەو شەوەدا حەزرەتی جوبرائیل دێتە خوارەوە لەسەر بانی کەعبە ئاڵایەکی سەوز هەڵ ئەکەن حەزرەتی جوبرائیل باڵەکانی دەکاتەوە باڵەکانی لە مەشریقەوە بۆ مەغریبن ئەوجا ئەو فریشتانە بەسەر زەویدا بڵاو ئەبنەوە سەلام لەو کەسانە ئەکەن کە لە نوێژدان کە لە دوعادان کە لە کاری چاکدان لە هەموو شێوازێک لە شێوازەکانی چاکە ئەو مەلایکەتانە سڵاویان لێ ئەکەن و ئەوجا بەیانی بەرەبەیان بەرزە بنەوە بۆ لای خوای گەورە و میهرەبان و خوای گەورە حەزرەتی جوبرائیل مەلایکەتەکان لە حەزرەتی جوبرائیل ئەپرسن خوای گەورە چی کرد بۆ ئومەتی محەممەد ئەفەرمێ خوای گەورە لێیان خۆش بوو بەڵێ مامۆستا دڵشاد ئەمەوێ باس لەوە بکەی کە لەم شەوە مسلمانان ئەتوانن چه عیبادەتێک یان پەرستشێک بکەن یان ئەبێت بیکەن لەو شەوەدا طبعا عیبادەت شێوازی زۆرە ئێمە عیبادەت نابێ کورد بکەینەوە تەنها لە نوێژکردن و قورئان خوێندن بۆ نمونە ئێستا ئەو بەڕێزانە ئەو کامیڕەوانانە کە هاتون بۆ ئێرە و بەڕێزیشت کە لەوێ ڕاستەوە خۆ لەگەڵ منی ئەوەش عیبادەتێکە جۆرێکە لە جۆرەکانی عیبادەت بۆ چونکە هاتنە بۆ کاری خێر و لە ڕێی بەڕێستەوە ئەو قسانە و ئەو ئاەتانە و ئەو پەیامە بۆ هەموو مسلمانان بڵاو ئەبێتەوە سوودی لێ ئەبینن ئەوەش عیبادەتات واتە ئێستا بەڕێزیشت وا حیساب کە ئێستا لە ناو عیبادەت و خواپەرستیدای جا عیبادەت هەر ئەوە نییە تەنها نوێژ بکەی هەر ئەوە نییە تەنها قورئان بخوێنی نا ئەوەش عیبادەتە تۆ بەرەو کارێکی چاک بچی ئەوە عیبادەتە بچی خێرێک چاکەیەک لەگەڵ ماڵە یەتیمێک بکەی ئەوەش عیبادەتە تۆ بچی دوو کەس بەیەکەوە ئاشنا بکەیەوە واتە تۆ لە ماڵی خۆت دەربچی بەنیەتی کارێکی چاک ئەوەش جۆرێکە لە جۆرەکانی عیبادەت و عیبادەتی تریش قورئان خوێندن نوێژکردن و هەروەها تەسبیحاتکردن سەڵاوات لێدان بۆ نمونە ذکری لا إله إلا الله ذکری الحمد لله پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم أفضل الذكر لا إله إلا الله باشترین ذکر باشترین یادی خوا وتنی لا إله إلا الله بۆ نمونە لەو شەوەدا ئەو ذکرە بە زۆر بکرێت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر ئەو ذکرەی کردووە اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا ئەی خوای پەروەردگار ئەی خوایە تۆ لێبوردەی و لێبوردەیت پێخۆشە لێمان ببوورە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو شەوەدا کە شەوی ڕێز لێگیراوە کە شەوی پیت و بەرەکەتە شەوی فەڕ و بەرەکەتە زۆر ئەو ذکرەی کردووە و هەروەها سنەتکردن شەو نوێژکردن قورئان خوێندن ئەوە هەمووی ئەوە عیبادەتە یان لەگەڵ ماڵ و منداڵی خۆت دابنیشی دوو قسەی خێر دوو ئامۆژگاری دوو ڕێنمونی ئەوەش عیبادەتە جا عیبادەت زۆرە لەو شەوەدا کە مرۆڤ بیکە بەڵێ بەڵێ مامۆستا ئامۆژگاری تۆ بەگشتی بۆ مسلمانان چییە چ بۆ ئافرەتان چ بۆ پیاوان چۆن لەم شەوە بتوانن بە جۆرێک عیبادەتی خۆیان بکەن کە قبولکراو بێت یان شێوازی دروست کامەیە چی بکەن باشە
وا چاکە ئەو شەوە ببێتە شەوی بە خۆداچوونەوە، شەوی مڕاجعکردنەوەی کردەوەکانمان، شەوی ئەوەی کە ئێمە هەڵوێستەکانمان، گفتارەکانمان، هەڵس و کەوتەکانمان بگۆڕین، وا بکەین تەنها یعنی دینی ئیسلام کورت نەکراوەتەوە تەنها وەکو وتم لە نوێشکردن و عیبادەتکردن، چکە نوێشکردن و عیبادەتکردن تایبەتە بە خۆت، واتە پەیوەندیەکە لە نێوان بەندە و لە نێوان خوددادا، بەڵکو ئەوەی کە پێویستیشە لەگەڵ عیبادەت ئەوەیە کە ئێمە ئاش ببینەوە، لەو شەوەدا ئاش ببینەوە، لەو شەوەدا پاشگەز ببینەوە لە خراپە، تەوبە بکەین لە خراپە، و هەروەها هەوڵ بدەین لەو شەوەدا لەگەڵ دەوروبەرمان بەڵێن بدەین لە مەودوا لەگەڵ دەوروبەرمان باش بین. ئافرەتێک لە سەردەمی پێغەمبەر صلى الله عليه وسلم وفاتی کرد، پێغەمبەر صلى الله عليه وسلم پرسی فەرمووی كيف كانت هي، ئەو ئافرەتە لە دنیادا چۆن بوو؟ فەرموویان كانت تصلي وتصم وتزكي وتحج، ئەو ئافرەتە ڕۆژی دەگرت، نوێژی دەکرد، حەجی دەکرد، سەدەقەی دەکرد، بەڵام لەگەڵ دەوروبەرەکەی خراپ بوو، پێغەمبەر فەرمووی هي في النار، ئەوە لە ناو ئاگریە. ئافرەتێکی دیکە بە هەمان شێوە کۆچی دوایی کرد، پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی چۆن بوو لە دنیادا؟ فەرموویان ئەو ئافرەتە کەم عیبادەت بوو بەڵام زۆر لەگە دەوروبەرەکەی باش بوو، بۆیە پێغەمبەر فەرمووی هي في الجنة، ئەوە بۆ بەهەشتە. هەوڵ بدەین لەو مانگەدا ئەو شەوە بکەینە هەل، بکەینە فرسەت، بیقۆزینەوە لە کوردستان ئاش ببینەوە، لایەنەکان بگەنە یەکتر، پەیامی برایەتیم بۆ هەمویان هەیە، ئاشتەوایی سەرتاسەری پەیدا بکەن و لە ئاستی پێویست دابن بۆ ئەو میلەتە، بۆ ئەو گەلە، بۆ ئەو وڵاتە، بۆ ئەو نیشتیمانە، لە پێناوی بەرژەوەندیە دەستکەکانی خۆیان ئەو میلەتە نەکەنە قوربانی. و لە ڕێی کەناڵی جەنابیشتانەوە پەیامی سەرخۆشی خۆم ئەنێرم بۆ شەهیدانی کەرکووک، بۆ بریندارانی کەرکووک، ئێمە لەگەڵ یانین و دڵمان لەگەڵ یاندایە، هاوبەشی خەمیانین لەو کات و ساتە و لەو شەوە پیرۆزەدا دوعاکەین و ئەپاڕینەوە لە خوای گەورە کە شەهیدەکان بە بەهشتی پان و بەرین شاد بکە و بریندەرەکانی شیفای عاجلیان بۆ بنێری. پەیامی هەرە گرنگم ئەوەیە ئێمە ئاشتەوایی پەیدا بکەین، برایەتی، خۆشەویستی، یەکبوون، یەک هەڵوێستی لەو شەوەدا بەڵێن بدەین لەگەڵ یەکتر ئینشاء الله. مامۆستا دڵشاد، ئەوەی کە لە ناو موسڵمانان و لە کوردستانیش هەیە، زیاتر ئەم شەو خەڵک لە مزگەوتەکان یان موسڵمانان لە مزگەوتەکان کۆ ئەبنەوە، بۆچی زۆرتر لە شەوی 27ە و شەوەکانی دیکەش هەندێک جار چۆڵ ئەبێیان بۆ نمونە ئەو دوو شەوەیان ئەو سێ شەوەی کە دەمێنێتەوە خەڵک کەمتر دەچێتە مزگەوتەکان، ئایا بەم شێوازە دروستە یان تەنیا ئەم شەو بەسە؟ لە ڕاستیدا پێغەمبەر صلى الله عليه وسلم کە خوای تەبارەک وتەعالا هەواڵی لەیلەت القەدری پێدا، پێغەمبەر دوردی خوای لەسەر بێ لە دەشەوەکانی یەکەمی ڕەمەزانێ بە دوای داگەڕایە و لە دەشەوەکانی ناوەندی ڕەمەزانش بە دوای داگەڕایە، لە دەشەوەکانی کۆتاییشدا بە دوای داگەڕایە. اینجا معلوم نییە لەو دەشەوانە یعنی 100% شەوەیەکە بە تایبەت، بەڵام ئەو دەشەوانە بەڕاستی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەو دەشەوانەی کۆتایی ڕەمەزانی زیندوو کردینەوە بە عیبادەت. ئەگەر دەشەوەکان دادەهاتن، حەزرەتی عایشە دەفەرموێ پێغەمبەری خوا دەستی دەکرد بە عیبادەت و ئێمەش لەگەڵ پێغەمبەری خوا عیبادەتمان دەکرد. بەڵام زیاتر لە ئیمامی عەباسیان پرسیت شەوێکە، ئیمامی عەباس فەرمووی شەوی 27ە، فەرمویان چۆن دەزانی؟ فەرمووی لەبەر ئەوەی وشەی لەیلەت القەدر 3 جار هاتیە لە قورئاندا، هەر وشەیەک لە وشەکانی لەیلەت القەدر پێک هاتووە لە 9 پیت، 3 جاران 9 دەکاتە 27، لەبەرەوەی زیاتر گومان لەسەر شەوی 27ە. و بە شتێکی تریش ئەگەر ئێمە تەماشا بکەین دەبینین ئاسمانەکان 7 تابقن، زەوی 7 تابقە، ڕۆژەکانی 7 ڕۆژن و قاتیەکەی سەردەمی حەزرەتی یوسف 7 ساڵ بوو و ئەگەر تەماشا بکەین ئەندامانی سوزدەبردن 7 و ئەو ئافرەتانەی کە حرامن ئینسان نیکاحیان لەگەڵ بکە 7 و يعني زۆر لەو شتانە مەسەلەن ئەبینی تەواف بە دەورەی بەیتدا بە ماڵی بەیتدا 7 جارە هاتوچۆ لە نێوان سەفا و مەڕوەدا 7 جارە، ڕەجمکردن و بەردبارانکردنی شەیتانەکان 7 جارە، هەر ینی هەمویان 7 زیاتر دەبینین جەخت لەسەر شەوی 27 کرایتەوە، بەڵام ئەوەش مانای ئەوە نییە لە دەشەوەکانی دیکەشدا ئینسان عیبادەت نەکە. عیبادەت با بکە، بەڵام مانای ئەوە نییە واجب بینە،
ئەگەر بیکە لەو دەشەوانە ئەو دەشەوانە زیندوو بکاتەوە باشە باشتر و ئەگەر ئەو دەشەوانەشیزیندوەکانەوە شەوی 27 بقۆزێتەوە و بەهلی بزانێ ئەگەر کەسێک بەشداری لەم شەوە نەکات وەک موسڵمان کە عیبادەتەکانی دیکەی بەجێناوە بە ڕۆژوو و نوێژی خۆی کردو بەڵام ناتوانێت ئەم شەو بمێنێتەوە یان نایەوێت خێری بۆ دەنووسرێت چاکەی بۆ دەنووسرێت مانەوە لەو شەوەیدا واجب نییە مانەوە لەو شەوەیدا واجب نییە ئەگەر بمێنێتەوە ئەوە خێری بۆ دەنووسرێ ئەگەر نەشمینیتەوە خۆمەرز نییە هەر لە مزگەوت بمینیتەوە نا دەتوانین لە ماڵی خۆت عیبادەت بکەیت دەتوانیت لەگەڵ ماڵ و خێزانی خۆت عیبادەت بکەیت قورئان بخوێنی نوێژ بکەیت یا بە دوای کارێکی چاکدا بچی مەرز نییە هەر بێ مزگەوت کە ئێمە دەینە مزگەوت هاتینە مزگەوت بۆ ئەوەیە بە کۆمەڵ بێ ئەجینا واجب نییە و ئەرک نییە و ئەگەر نەهاتی بۆ مزگەوت یان ئەگەر زیندووشت نەکردەوە داش نەنیشتی عیبادەتیشت نەکرد لەسەری تاوانبار نابی چونکە واجب نییە بە گوێرەی ئاەت بڵێ واجب کرابی هەروەکو شتەکانی تر واجبن مانەوە و دانیشتن و عیبادەتی ئەو شەوەش واجب نییە بەڵکو ئەوە لە فەضائیلە ئەگەر ئینسان بیکە ئەوە بۆ خۆی پاداش بەدەستدێنی ئەگەر نەشیکا لەسەری تاوانبار نابی مامۆستا ئەگەر ئاماژە بەو دوعایانە بکەیت کە لەم شەوە ئەکرێت مسلمانان ئەو دوعایانە بکەن چەند دوعامان هەیە یان کام دوعایانە باشترە بەخۆی باشترین دوعا لەو شەوەدا دوعای پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە پێغەمبەر بەردەوام لە شەوەکان دەشەوەکانی ئاخیری بەردەوام ئەو دوعای کردووە فەرموویتی اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا أو زاد دعاء تريش هنا ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار رب اغفر وارحم وأنت خير الراحمين ربنا اغفر لي ولوالدي ولمن دخل بيتي مؤمنا وللمؤمنين والمؤمنات ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار أو هميا دعانا وبكرد مرزنية دعاء كانش بعربي بن دتواني بكردي خوايا لم خوش ببي خوايا عفو بكي خوايا لم ببوري خوايا روي رحمة بكي من يا ربي خوايا لقناها كان ببوري يا ربي خوايا بركد برجيني بسر أولا تمدا خوايا قال كم بباريزي خاك كم بباريزي خوايا هدايتي مالو من ظالم بدي أو هم دعانا هم دعايو هر دعايا بخيال الدادي بكي باشا باشا ئەگەر بۆ نمونە لەم شەوەدا مسلمانان چ لە ماڵی خۆیان چ ئەوانەی لە مزگەوتەکانن هەندێک جار ئەمە قسەی بەشێک لە مامۆستایانی ئاینیش بووە کە بەشداری ئەکەن لەم شەوە ڕەنگە ببنە کێشە بۆ خەڵکانێکی دیکەش بەهۆی قسەکردن یان گوێنەدان بە پەرستشەکان یان هەندێک جار بێزارە بن لە بەرۆی ئەوە ماوەی کە ئەمێننەوە ئەمەوێ مامۆستا ڕێنمایی تۆ بۆ ئەو کەسانە چییە؟ ئایا بمێننەوە لە ناو مزگەوت و یان لە شەوی قەدر یان چ ڕێنماییەک هەیە بۆ ئەوەی کە عیبادەت و پەرستشیان قبول بێت؟ ئەوەی کەوا زۆر گرینگە و زۆر زەروریە لە مزگەوتەکاندا چکە خەڵک هەردێ بۆ مزگەوتەکان وا باشە هێمنی و ئارامی مزگەوتەکان بپارێزن و پاک و خاوێنی مزگەوت و دەوروبەری مزگەوت بپارێزن چونکە لە ساڵانی ڕابردوو زۆر دەمان دیت کە ئێمە ئاوماندا بەش دەکرد لە دەوروبەری مزگەوت و لەسەر شەقامەکان هەمووی بتڵی ئاو فرەدەدرا سەر زەوی بێ ئەوەی کەوا حیسابی ئەوە بکەن بیخەنە زبڵدانەوە و لە زۆر لە مزگەوتەکان ئەبینین چێشتونان ئامادە ئەکرێ وابزانم ئامادەکردنی چێشت لە مزگەوتەکاندا زەرور نییە چونکە ئەوانەی کە لە دەوروبەری ئەو مزگەوتن ماڵیان نزیکە لە مزگەوت حەق وایە کاتی پارشێ و بچنەوە ماڵەکانی خۆیان ڕووبکەنەوە ماڵەکانی خۆیان و حەق وایە لە کاتی عیبادەتکردندا ژاوەژا و هەراهەرانێت و احترام و ڕێزی یەکتر بگرن لە ناو مزگەوتدا و هێمنی بپارێزن لە ناو مزگەوتدا و زیاتر خۆیان بە عیبادەت و خواپەرستی خەریک بکەن و سەرقاڵ بکەن و نەبنەمایی ئازار بۆ دەوروبەریان و ئەبینین زۆر لە مزگەوتەکان لەو شەوەدا ئەبینین یعنی سەماعی دەرەوە پێ ئەەکەن وەلەو هەرچەندە ئێمەش ئەو شەو پێمان کردبوو بەڵام وامان نەکرد کە دەنگێکی زۆر زەق بچیتە دەرەوە چونکە خەڵک هەیە لە دەوروبەری مزگەوت نەخۆشی هەیە
بە دەنجی مزگەوت و بە دەنجی تەراویح و ئەو جۆرە شتانە ئەبینین نەخۆشەکە ئازیەتی پێئەگا ئازاری پێئەگا نەخێر ئینسان نابێت ببێتە مای ئەزیەت و ئازار بۆ خەڵک و بۆ مسلمانان ئیسلامیش هەر هێمنی دەوێ ئیسلامیش ڕەحەتی و خۆشی و سەعادەتی کۆمەلگای دەوێ بەگشتی ئاینی ئیسلام دینی بێزارکەر نییە بێزارکەری خەڵک نییە بەڵکو ئێمە نابی بێزارکەری خەڵک بین لەو شەوەدا باشە مامۆستا دڵشاد ئەمەوێ بپرسم کە زۆر جار مسلمانان کاتێکە خێرەکەن یان ئەبەخشن ئەیخەنە 27 ڕەمەزانەوە 27 ڕەمەزان جیاوازی هەیە لەگەڵ کاتەکانی دیکە یان ئاساییە بەخۆی خێر و سەدەقەکردن لە هەموو کاتێکدا کارێکی چاکە بەڵام پێغمبەر صلى الله عليه وسلم فەرمێ ئەفضل صدقة في رمضان باشترین خێر ئەو خێرە لە ڕەمەزاندا بکرێ ئینسان هەموو کاتێک خێر بکە بەڵام لە ڕەمەزاندا خێری زیاترە و لە ڕەمەزانیشدا لە شەوی 27دا بەڕاستی ئەویش خێری زیاترە چونکە مادام عیبادەتی 80 و قسوور ساڵ قبول بێ 80 چەند ساڵە یا 83 ساڵە یا زیاتر هەندێک لە زانایان دەفەرمونون خەیر من ئەلفی شەهرین مەبەستی زیاترە نەک خێری هەزار مانجی هەبی زیاترە ئەوجا ئەگەر عیبادەتکردن بە 83 ساڵ هەبی کەواتە خێرکردنیش بە خێرکردنی 83 ساڵ هەیە یا لەو شەوەدا تو قسێکی خێرەکەی بۆ نمونە پێغمبەر صلى الله عليه وسلم فەرمێ الكلمة الطيبة صدقة قسەی خێر سەدەقەیە ئەتو قسەی خێرەکەی لەگە مسلمانەشی سەدەقەیە ئەو سەدەقەیەت بە سەدەقەی 83 ساڵی لۆ قبوڵە یا مەسەلەن لۆ نمونە ئەفەرمێ ابتسامتك في وجه أخيك صدقة پێکەنینت بزەی سەر لێوت بەرامبەر برای مسلمانی خۆت خێر و سەدەقەیە ئەو خێر و سەدەقە کە دڵی کەسێکت خۆش کردیە بە عیبادەتی یعنی بە خێر و سەدەقەی 83 ساڵی هەیە یعنی ئینسان لە هەموو کاتێکدا خێر بکە کاری چاک بکە دانەبڕێ بەڵام لە ڕەمەزاندا زیاتر و لە ڕەمەزانیشدا لە شەوی 27دا هەوڵ بدا زیاتر مامۆستا هەموو تاوان و گوناهێک زۆر جار خەڵک وا ئەڵێت بۆ نمونە هەرچێکی کردووە بە درێژایی ئەو ساڵە لە ڕەمەزان یان لە شەوی قەدر ئەوێت لەو گوناهانی پاک ببێتەوە ئایا لە شەوێکدا و هەر تاوانێک بکرێت خوا لێی خۆش ئەبێت یان هەموو تاوانێکی ئەوەیە کە خوا لێی خۆش ببێت دەگەر کەسێک بەشداری لەم شەوە بکات و نزا بکات کە ئەڵێن خوای گەورە لەو شەوەدا لە تاوانەکان خۆشە بێت طبعا پێغمبەر صلى الله عليه وسلم ئەفەرمێ لە هەر شەوێکی ڕەمەزان خوای گەورە لە 7,000 کەس لە ئومەتی محەممەد خۆشە بێ صلى الله عليه وسلم بەڵام ئەوە مانای ئەوە نییە تەواوی یەک ساڵ ئینسان دە دنیا بەر ببێ بە کەیفی خۆی خراپە و خراپەکاری بکە ئەو جاوەکو هەندێک مەزاهب بڵێ وەڵا ئینشاء الله لە شەوی قەدر و ئەکەم تۆبەیەکەم و خوارێم خۆشەبی وجا هەنجین دەست بە گوناحانەکەمەوە نا ئەوە ئەو کەسانە نییە و وەشمولی ئەو کەسانش ناکە ئەوە وەکو ئەوەیە لە کوردەواریدا ئەڵێ مازیکەری کول لە کۆشێ ئەڵێ کابراەک مازیە کردن کونەی دەکۆشێ بوو بۆ هەمازی تێکردن هەمازی دەکۆشەیەکردن ئاخیرەکەی کە چۆ ماڵە بینی یەک مازی دەکۆشێدا نییە مانای ئەوە نییە کە ئەتوو تەواوی ساڵ تاوان و تاوانکاری بکەی خراپە و خراپەکاری بکەی بڵێ وەڵایی لە شەوی قەدر خوای گەورە لێم خۆشەبی مانای ئەوە نییە بە تایبەتی ئەو گوناهانەی کە حەق الناس مافی خەڵکن لە سەرسەری تو خوای گەورە بە هیچ شێوەیەک لێت خۆش نابی ئەگەر ئەوانەی کە خاوەنی ئەو مافەنە لێت خۆش نەبن چونکە ئەگەر وابوو یعنی نعوذ بالله معنای وایە خوای گەورە عدالەتی نییە یەکە لە سیفەتەکانی خوای گەورە ئەوەیە خوای گەورە عادلە کەواتە خوای گەورە بەبێ خاوەن ماف لە تو خۆشەبی کە مافی کەسێکت لەسەرا کە زوڵمت لە کەسێک کردیە کە حەقی کەسێکت خواردیە کە ماڵی کەسێکت داگیر کردیە کە لە کەسێکت دایە کە بوختانت بە کەسێک کردیە کە خراپەت لەگەڵ کەسێکدا کردیە کە کەسێکت بەگرتندایە نەخێر دەبی ئللا ئەو کەسە لێت خۆش بی کە دەڵێن خوای گەورە لە هەموو گوناهەکان خۆشەبی ئەو گوناهانن کە پەیوەندی بە نێوان تۆ و خالقی تۆوە هەیە مامۆستا دڵشاد باشە بۆ نمونە منەمەوێت لێرەوە ئەو کەسانەی کە حەقی خەڵکیان لایە یاخۆت با بڵێن تاوانێکیان کردو بەرامبەر بە خەڵکی دیکە هەندێک جار لای خۆمان وا باوە ئەڵێ لە جەژن داوای گردن ئازایی لەکەم یان لە جەژن ئەچم بۆ ماڵی سەردانی ئەەکەم چ
چەند گرنگە لە ئێستاوە کار لەسەرەوە بکرێت یان مسلمانان بە گشتی چ شەوی قەدر چ مانگی ڕەمەزان و جەژن بکەنە دەرفەتێک بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی بۆ لێخۆشبوون لە یەکتر. لە ڕاستیدا کەسێک کە مافی کەسێکی خواردە بێ یا زۆڵمی لە کەسێک کرد بێ یا حەقی کەسێکی لەسەر بێ ئەگەر ئەو خاوەن مافە عەفوینەکە خوای گەورە عەفوی ناکە ئیلا فەرموودەی پێغەمبەری هەیە سەڵ سەلەم ئەبینی ئینسان لە دنیادا توانای نییە مافی ئەو خاوەن مافە بداتەوە لە ڕۆژی قیامەت پێغەمبەرە فەرمێ سەڵ سەلەم قەسرێک خوای گەورە دروستی کردیە خشتێکی لە زێرە خشتێکی لە زیوە جۆگە و جۆباری بەهشتی بە بندا دێ ئەڵێ ئەو عەبدە ئاوڕەداتەوە فەرمێ ئەی خوایە ئەوە ئی چێە خوای گەورە فەرمێ ئەو کەسەیە کە ئەی کڕێ جا فەرمێ خوایە چێ توانای هەیە بیکڕێ خوای گەورە فەرمێ تۆ توانەت هەیە برای تۆ کە مسلمانە زڵمی لە تۆ کردیە حەقی تۆی خواردیە ئەگەر لی ببووری ئەمن ئەو قەسر و قسوورەت ئەدەمێ ئەو خانوبەرت ئەدەمێ خوای گەورە ئەو عەبدەی ڕازی ئەکا جا لە دنیادا مەسەلەن پێغەمبەرە فەرمێ سەڵ سەلەم زۆربەی زۆری ئەو گوناهانەی کە ئینسان تووشی نیگەرانی و ماڵوێرانی ئەکا لە مەیدانی حەشر و حیساب حەق الناسە مافی خەڵکە ئەو مافەی خەڵک جا بۆیە پێویستە ئینسان لە شەوی جەژن و لە شەوی لەیلەت القەدر و لە مانجی ڕەمەزان ئەو هەلە زێڕینە بقۆزێتەوە بچێتە لای ئەو کەسانەی کە زڵمی لێ کردوون کە مافی خواردون کە ماڵی خواردون کە ماڵی لێداگیر کردوون بچێتە لایەن داوای گردن ئازاییان لێ بکە و گردنی خۆیان بەو کەسانە خۆی بەو کەسانە ئازاب بکە ئەگەر گردنی ئازاب بکەن ئینشاءالله. باشەواتە ئەو کەسانەی کە حەقی خەڵکیان لایە ناتوانن بەشداری لەم شەوانە بکەن یان بەشداری لە شەوی قەدر بکەن یان چی بکەن باشە؟ بێگومان ئەتوانن بەشداری لەو شەوانە بکەن ئەوە بەشداری یعنی حەقی خەڵکی کە لەلای مانەیوە نییە مانەیوە نییە ئەو کەسە ناتوانێت بەشداری لەو شەوەدا بکات و عیبادەت بکات و نە بەڵکو ئەویش بابکە ئەوەی تریش بابکە بابچی مافی خەڵکەکە بداتەوە و گردنی خۆی بە خەڵکەکە ئازاب بکات بۆ ئەوەی لێی ببورن. باشە مامۆستا من نەمەوێ لێرەوە باسی ئەو کەسانش بکەیت کە لە کارن هەرچەندە ئاماژەت بەوە کرد کە ئەوە چاکەیە بەڵام پێم خۆشە زیاتر قسە لەسەر ئەو کەسانە بێت چونکە لەوانەیە مسلمانێکی زۆر خەڵکێکی زۆر هەبێت کە بۆ نمونەوەکو پێشمەرگەکان کارمەندانی نەخۆشخانە هێزە ئەمنیەکان بەگشتی ناتوانن ئەم شەو بێنە مزگەوتەکان لە سەرکاری خۆیان چۆن نەتوانن عیبادەتی خۆیان بکەن بۆی ئەوانیش بێبەش نەبن لەو شەوە. خوشتی بەڕێزم لە ڕاستیدا عیبادەتی پێشمەرگە لە عیبادەتی ئێمە گەورەترە عیبادەتی ئەو کەسانەی کە ئێشک ئەگرن لە نەخۆشخانەکان لە عیبادەتی ئێمە گەورەترە و عیبادەتی ئەو کەسا ئەو برا ئاسایشانەی کە لە جادە و کوچە و کۆڵانەکان ئەمن و ئەمانی ئەو میلەتە ئەپارێزن ماڵ و سامانی ئەو میلەتە ئەپارێزن لە عیبادەتی مە گەورەترە و ئەو کەسانی لە ئیش و کارن هەر ئیش و کارێک عیبادەتی وانیش عیبادەتە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم العمل عیبادە ئیشکردن عیبادەتە ئێمە لە ڕێی کەناڵەکەتانەوە یعنی پڕ بەدڵ سپاسی برایانی ئاسایش ئەەکەین و سپاسی برایانی پۆلیسی هاتوچۆ ئەەکەین و سپاسی کارمەندانی نەخۆشخانەکان ئەەکەین و سپاسی دکتۆرە بەڕێزەکان ئەەکەین و ڕێز و تەقدیر و خۆشەویستی و مەحەبەتی تایبەتیمان هەیە بۆ برا پێشمەرگەکانمان بۆ قارەمانانی گەل و وڵات بۆ ئەو کەسانەی کە شەڕەف و کەرامەتی ئەو میلەتەیان پاراستووە بە خوێنی ئاڵی خۆیان ئەو کەسانی لە سەنگەرەکانن چاوی یەکەیەکیان ماچەکەم ڕێز و حرمەتم بۆ هەمویان هەیە دوعایان بۆ ئەەکەین دوعای سەرفرازیان بۆ ئەەکەین دوعای سەرکەوتنیان بۆ ئەەکەین ئێمە قەرزداری پێشمەرگەکانین ئێمە قەرزداری برایانی ئاسایشین ئێمە قەرزداری کارمەندانی هاتوچۆین ئێمە قەرزداری دکتۆرە بەڕێزەکانین ئێمە قەرزداری کارمەندانی نەخۆشخانەکانین ئێمە قەرزداری کرێکارەکانین چاوی هەر هەمویان ماچەکەین و عیبادەتی ئەوان لە ئێمە گەورەترە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمووی عینانی لن تمسهما النار عين بكت من خشية الله وعين باتت تحرس في سبيل الله دو تاو هنا ئاگری جەهەنەم نایەن سوتێنێ یەکێک لەو چاوانە ئەوەیە کە ئێشک ئەگرێ لە پێناوی خوادا واتە شەونخونی ئەکەن ئەوانەی کارمەندی هاتوچۆن ئەوانەی ئاسایشن ئەوانەی دکتۆرن ئەوانەی پێشمەرگەن ئەوانەی کرێکارن ئەوان کرێکاریش کە کار ئەکا بۆ بژانەوەی ئەو وڵاتەیە بۆ ئاوادانکردنەوەی ئەو وڵاتەیە ئەوانە ئاگری دۆزەخ چاویان ناسووتێنێ ئەوە چاوێکی کە لە ترسی خوا بگریێ ئەوانیش ئاگر نایان سووتێنێ. بەڵێ مامۆستا کۆتا پرسیارم ئەوەیە ئەم شەو موسڵمانان جگە لە
ئەوەی کە ئاماژەت بۆ کرد دەتوانن دوعا بکەن چ عیبادەتێکی تر چ زیکرێکی دیکە هەیە بیکەن بۆ ئەوەی کە خێریان زیاتر بۆ بنووسرێ ئەو زیکرانەی کە باسمان کردن زیکری لا حول ولا قوة إلا بالله زیکری سبحان الله وبحمده سبحان الله العظيم پێغەمبەرمان صلى الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک 100 جار بڵێ سبحان الله وبحمده سبحان الله العظيم ئەفەرموێ سوێن بەو کەسەی گیانی منی بەدەستە ئەگەر گوناهەکانی بە ئەندازەی کەفی دەریابن خوای گەورە لێی خۆشە بێ ئەفەرمێ هەر کەسێک 100 جار بڵێ لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم ئەفەرمێ خوای گەورە دەرگای هەفتا خۆشی و شادی و خێری لێ ئەکاتەوە هەفتا دەرگەی ناخۆشی و ناهەمواری لێ قەپات ئەکا ئەو زیکرانە زۆر بەخێرن الحمد لله لا إله إلا الله الله أكبر سبحان الله ئەو زیکرانە هەتا پێی بکرێ و سەڵاواتدان لەسەر پێغەمبەرمان صلى الله عليه وسلم زۆر بەخێرە لەو شەوەدا سنەتکردن شەو نوێژکردن قورئان خوێندن ئەوانە هەمویان بەخێرن لەو شەوەدا پێویستە ئینسان هەتا پێی بکرێ ئەو شەوە بە عیبادەت و خواپەرستی و خواناسی بەسەر ببات و ئەو هەلە زێڕینە لە دەستخۆی نەدا مامۆستا دڵشاد گەڵاڵی پێشنێژ و تارخوێنی مزگەوتی عومەری کوڕی خەتاب لە شاری هەولێر لەگەڵمان بووی زۆر سپاس خوای گەورە هیدایەتی هەموو لایەکمان بدا و سڵاو و ڕێز و حورمەتم بۆ هەمووتان زۆر سپاس لەگەڵتان بەردەوامین هەر تایبەت بە بەرزڕاگرتنی شەوی قەدر لە کەرکووک بە هەمان شێوەی شارەکانی دیکەی کوردستان لە یەکێک لە مزگەوتەکان ئەم یادە دەکرێتەوە هاوکارمان هێمن دەلۆ لێوە ڕاستەوخۆ لەگەڵمانە هێمنم کاتت باش پێمان بڵێ لە کەرکووک شەوی قەدر چۆن بەرز ڕادەگیرێت کاتی ئێوەش باش سارە دیارە لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان ساڵانە موسڵمانان لە مزگەوتەکان دەمێننەوە بە تایبەت لە شەوی 27 کە شەوی قەدرە و مسلمانان زیاتر بە چڕی لە مزگەوتەکانە دەمێننەوە و سەرقاڵی عیبادەت و خواپەرستی و دوعاکردنن من لە یەکێک لە مزگەوتەکانی شاری کەرکووکم مسلمانێکی زۆر لێرە ماونەتەوە و بە نوێژ و مامۆستایانی بەڕێز کەمی پێشێستا و تاریاندا بۆ خەڵک بۆ ئەو مسلمانە ئامادە بوانە هەروەها بە نوێژکردن و بە تاعەت و بە دوعاکردن لەم شەوەدا بڵێن سعاتەکانی نیوە شەو بەڕێ دەکەن من ئەم مامۆستا بەڕێزانم لایە بە کورتی وتیان لێ وەرەگرم ئەم کاتت باش مامۆستایان لە جێی خۆت دانیشە لە شەوی قەدرە کە ئەمڕۆ ئەم شەو بڵێن ماونەتەوە لە مزگەوت چۆن بەڕێتان کرد و پەیامی جەنابتان چییە؟ سەرەتا بە ناوی شێخی گەورە و بە ناوی ئەهلی مزگەوتەوە بە خێراتنی کەناڵەکەتانەکەم و دەستخۆشیان بەرنامە پیرۆزەتان لێ یەکەم بەڕاستی ئەم شەو شەوێکی زۆر مبارەکە و سەرڕای ئەو هەموو نەهامەتەی بەسەر ئەم وڵات و شار و منطقەی ئێمەیە هاتووە ئەو مسلمانانە هەموو ڕویان کردوتە پێش دەرگای خوا و داوای ئەمن و ئاسایش ئەکەن لە خوای گەورە و ئەمن و ئاسایش بەرقەرار بێ لەم وڵاتە و شەوێکی خۆشمان ئەحیا کردووەتەوە ماشەڵڵا مامۆستایان بە وتاری بە نرخ و بە دەنگە بە سۆزەکەی مامۆستا سەید محەممەد جەباری و بە ئەو مسلمانانە هەموو جەوێکی پڕ لە خشوع و تەقوایە ماشەڵڵا دەست خۆش بێ مامۆستاجان لەم شەوەیە ئەوترێت دوعا قبوڵە جەنابتان لەم شوەیە دوعاتان بۆ چێ کرد بە تایبەت دوێنێ کۆمەڵی شەهید لە ئەنجامی تەقینەوەکانە کەوتەوە و بەگشتی ینی چ دوعایەکتان کرد و داوای لە مسلمان پەیامێکتان بە مسلمانان هەیە کە لەم شۆدا دوعا قبوڵە سەرەتا بە ناوی خوای گەورە بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ڕاستیە حەقەت ئەم شەوە شەوێکە فرسەتێکی گەورەیە بۆ مسلمانان کە لەم جێگە و شۆن و مەقامە پیرۆزەیە کەوا چۆن ماڵی خوا هەمومانی تیا کۆ کردوێتەوە بەبێ جیاوازی تەمەن و ئاست و هەروەها فکر و بیر و بۆچوون هەر هەمووی لێریا کۆبووینێتەوە بەڕاستی ئێمە سەرەتا داواکەین لە خوای گەورە میهرەبان کەوا ببێتەوە کارێک شەوی قەدر دوعاکانمان بۆ ئەوەی یەکەم شتێکەوە یەکەم حاڵ بۆ خۆمان دوازار بۆ ماڵ و ئایلە و خانوادە ئەنجا بۆ بتەوە بۆ میلەتەکەمان کە خوای گەورە یەکڕیزی و برایەتی لەناو میلەتماندا بەرقەرار کات و ئەم تەباوی یەکڕیزیە بێتە مای ئاشتی و ئاشتەوایی لەناو شار و کۆمەڵەکەماندا و دوعای خێری شەکەین بۆ
ئەو کەسانی کەوا لەو تەقینەوە دەربڕ و پڕناسۆریا بریندار بوون خی گەورە شفایان بۆ بنێرێ و بە زووترین کات باری تەندروستیان گەڕێت و باری ئاسایی خۆی و ئەوانشکەوە دنیایان بەجێهێش لەم مانگە پڕخێرەدا و بەو تەقینەوەیە بەرەو لای خواگەڕانەوە خی گەورە بە پلەی شادەتی قبول کردبێتن مامۆفەقتان کاو بخێر مستەجان مام حاجی چۆنی تۆ ئەم شەو چۆن بەڕێ کرد ئەوە سەبەر بەیانە ڕەمەزانت بەگشتی چۆن بەڕێ کرد چۆن خۆت ئامادە کردەوە بۆ جەزابیان بەتابێ بە خۆشی ڕەوان ناکردو لەخوا بەجیابێ هەمووی بەیەکەوە و هەمووی ئەمروۆژ ئەحیا مەکتەب بەرتەکرد و تەسبیحات و لەخوا بەجیابێ باش بەڕێمان بتۆ ڕەمەزان لەخوا بەجیابێ خی گەورە لێتان قبوڵکە مام حاجی تۆ چ پەیامێکت هەیە چی تێ لەم شەوەیە شەوە پیرۆزەیە یا شەوە پیرۆزە مبارەکتان بێ لە هەموو مسڵمانێ لە هەموو ئومەتی محەممەد شەیەکە مبارەک و خۆش و گەلێ و خۆشی بەڕێهیم بە بەڕێمان خستووە الحەمدلله بەخۆ بۆ ئەم شەوە خۆشە تۆ خاڵوجان جان الحمد لله والشكر لله ام شو شيء ليله القدر الاخوه بزاد بشوي كي خوش بوبد بريمان كبطاعته وبعباده ودواكار الاخوه جوره لماني قبول كردبي امن اساش لشارك ما ايوا اتكد لدلايم شو داود الاخوه كردبي داوي والله داوي عفو كردو الاخوه تبارك الله كلا جناح كان ما خوش بكاف جناح كافه المسلمان كان يخوش بهم ان شاء الله لم شويه سباستكم خير بين الخيرات انت كاك سيد محمد بۆ ناسراوە دەنگێکی خۆشی هەیە هونەرمەندێکی سرود بێژە و بڵێن پێویست ناکە بیناسێنن هەموو خەڵکی کوردستانی ناسێ کاک سەید هەنێ شتت داناوە کەلوپەلانە ئەمانەمان بۆ بناسێنی خۆ دوتت ینی ئەمانە پێویستە خۆتمان نەناسن بەس ئەم شتانەی کە دادناوە بیناسێن ان شاء الله ئەمە لە مەدینەی پیرۆزی پێغەمبەر صلی الله علیه وسلم طبعا شێخێکی قادری هەر سرودەکانی منی بە کوردی لەبەر کردووە عربي سعودية أو بارتي خلاط كرد بمن كهيبان قبري فخر عالمين صلى الله عليه وسلم طبعا أمره بهواي أوين أو ببوني في غمرجان صلى الله عليه وسلم روحي آمادبي لن يو أما ديسيا كليرا لكردستان ولا شاري كركوكوا خواناسي أكينو محبته خوش يسيبه بي سر قبري بيغمر عليه الصلاة والسلام أميش بارتي كلكي سوي كعبات كان صالك بيش سخلاتم كرا لما كي بيروز للاين همان جروب وستاف زۆر سپاسیانەکەم و ئەویش ماوەیەکی کەمە هیبان قبری بالولی دانایە مستەشاری هارون الڕەشید لەبانی قبری بوون جا کابرا گوتی گوێم لێت بووە و تەسویری ڤیدیۆتم لایە حەزەکەم ئەمەت خەڵات بکەم بۆ ماڵەکەت بۆ بەرەکەتی ماڵ و بۆ بەڕوحی ئەوەی کەوا لەگەڵ پیاو چاکانە دائیمەن ئاشنا ببین ئەمانم بۆ ئەوە داناو ئینشاءالله ئەم شەو بە هیوای تۆ چ دوعایەکت کرد من ئەم شەو دوعام کردووەکەوە ئەو شەهیدانەی دوێنە خی گەورە بە شەهید قبوڵیان بکە وەخوای گەورە ئەوانەیشی کەوا لە شەڕی داعش شەهید بوون خی گەورە بۆ خاتر گەورە و عەزەمەتی خۆی ئەمڕۆیان ئەم شەویان لە هەموو شەوێ خۆشتر بکە و لە گوناهی مردوەکانمان خۆش بێ کە لە مانگی ڕەمەزان نەگەیشتون بە مانگی ڕەمەزان و ئەمن و ئاسایشی ناو کوردستانمان بەرقەرار کە یا ئەڵڵاه لە کەرکووکەوە تا هەموو شارەکانی کوردستان خوا سەرفرازی دنیا و ئاخرەتمان بکە یا رب العالمین کاک سەید شتێکشت ئامادە کردەوە بۆ شەوی قەدر سارە من مایکەکە لە پێش سەید محەممەددا ئەنێم دوای ئەوەی کە بڵێن ئەو سرودە یاخود ئەو شتی کە ئامادەی کردووە کاتی زیاتر ناگرم بەڵام مایک بۆ کاک سەید بەجێ هێڵە خدایە ئەم شەو من بە ئاگابم ڕوو لە قاپی تۆ دەم بە دوعابم ئیلاهی لە شەوی قەدری پڕ لە میهر و سۆز ئاشنام کەی لەگەڵ قورئانی پیرۆز ئەم شەو فریشتەیە لێرە ئامادەن لەسەر زەویدا میوانی ئێمەن هاتوون ببینن چاوانی بێخەو تۆمارکە ناوی بێدارانی شەو یاران وەڕۆی میوانی ئازیز کردی ماڵە ئاوا گوتی خوا حەفیز مانگی ڕەمەزان ڕەحمەتی خوا بوو ئارامی گیان و شەوقی بڕوا بوو ئاشنا بە ڕوحمان ئەو لەگەڵمان بوو خۆشەویستی ئەو لە نێو دڵمان بوو
جوانگەی عاشقان بۆ عشقی باری هێزی باوەڕ بوو بۆ شەو بێداری ئێمەی بەجێهێشت کردی جودایی مەملەکەت چۆڵ بوو دوایی ماڵە ئەوەی وەرن با ئەم شەو بۆ عشقی باری لا مزگەوت و ماڵ بکەین بێداری با لە ئامیزی ئەم شەوی قەدر بگرین بۆ ڕۆژی عوریانی حەشر یارانی شەیدا وەرن خێراکەن بۆ ڕۆژی عوقبا ڕوو لە تاقواکەن وەک نمەی باران بەڕێژن ئەسرین با دڵتان پڕ بێ لە شەوقی ئەوین ئەی عاشقانی ئەوینی خودا وەرن بۆ نزای ڕۆشنایی هودا سەر لە کوڕنۆشکان پڕهۆش و فکر ڕوح ئاشنا بکەن بە جوانی زکر ئەوانە یام شەو دیدە بێخەون بۆ نوێژ و نزا هاودەمی شەون لە چاویان دەڕژێ نمەی ئەشکی سوور تێش و کۆ دەکەن بۆ سەفاری دوور وەرن با ئەم شەو بۆ عشقی باری لە مزگەوت و ماڵ بکەین بێداری با لە ئامێزی ئەم شەوی قەدر بگرین بۆ ڕۆژی عوریانی حەشر ڕاستەوخۆ من سید محەممەد جەباری سەرخوێنی کوردستان سپاسی کەناڵی 24 ئەەکەم کە ئامادە بوو لە نێو ڕەوحانیەتی ئەو براوە ڕێزانی کەوا ئەم شەو شەوی لەیلەتوڵ القەدر ئیحیاکەنەوە لە شاری کەرکووکی خوێناوی بە هیوای ئەوین خوا دوعاکەمان قبوڵ بکە یا رب العالمین ئەم شەو جنابی مامۆستا و ئەو موسڵمانە بەڕێزانە بە ئامینەکانیان منش لەگەڵ ئێوەیە بیسەران و بەڕێزانی خۆشەویست با دوعا بکەین هەمووتان بڵێن ئامین خوایە بۆ خاتر گەورە و عەزەمەتی خۆت هەر کەسێ لەسەر شاشەی ئەم تەلەڤیزیۆنەیە و لە نێو ئەم مزگەوتەیە و گوێی بەدەنگمانەوەیە ئیلاهە العالمین لە مردووەکانمان خۆشبی یا ئیلاهە العالمین لە مردووی مسلمانان خۆشبی لە گوناهی دایک و باوکمان خۆشبی کوردستانمان سەرفەراز بکەی ئەمن و ئاسایشتی ناو ئەم کوردستانە بەرقەرارکەی زۆر سپاس دەست خۆش کاک سەید زۆر سپاس دەستان خۆش بێت بەڵێ سارە کاتی زیاتر ناگرم لاوکەرن وەگەڕێمەوە هێمندەلۆ لە کەرکووک لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکانیشت دەچینە هەولێر بە هەمان شێوە لە بەرز ڕاگررتنی شەوی قەدردا مسلمانان لە مزگەوتەکان کۆبوونەتەوە و بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە بەڕێوەچوونی شەوی قەدر لە هەولێر دیاری شێخە پەیامنێرمان لەگەڵمانە دیاریم کاتت باش پێمان بڵێ لە هەولێر چ چالاکیەک یاخۆ شەوی قەدر لە مزگەوتەکان چۆن بەڕێوە دەبێت بەڵێ سارام کاتەی تۆش باش هاوشێوەی سەر جەمشار و شارۆچەکان لە هەولێری پایتەخت یادی شەوی قەدر بەرز ڕادەگیرێ ئێمە ئێستا لە مزگەوتی نۆشەهیدین ئەوەی کە دەمیرێ ژمارێکی زۆر لە هاوڵاتیان بۆ عیبادەت لەم شەوەدا کە زانایانی ئیسلام کە تەرکیز دەکەنەوە بە تایبەتی لە شەوی 27دا عیبادەتی تایبەت دەکەن تا درنگانێکی شەو تا نزیکەی پاشێ و عیبادەتی تایبەت بەخۆیان دەکەم دەمێ گفتوگویەکی زیاتر لەگەڵ بەڕێز مامۆستا شێخ عابید شێخ عوسمان نەقشبەندی بکەم سەبارەت بە گرنگی و تایبەتمەندی شەوی قەدر مامۆستا سڵاوتان لێبێت سەردا دەمێ پرسیاری ئەوە بکەم تایبەتمەندی شەوی قەدر چییە؟ بەخێران تانکەین خۆت زای بەخێرتان باتەوە کەناڵێک کە ئێتمان بدا بە مانگی ڕەمەزان ئینشاءڵڵا خۆی گەورە پلەی بەرزەکە شەوی قەدر ئەو گەورەی ڕەمەزان لە گەورەی شەوی قەدرایە نازڵبوونی قورئان پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم باسی قەومە پێشوەکانە کرا کە هەزار مانگ جیهادیان کردووە لە ڕێی خوایە پێغەمبەری ئێمەش لە باوک و دایک دڵسۆزترە بۆ ئومەتی فەرمی خوایە ئەو خێرە بگێڕی بۆ ئومەتی من خوای گەورە بێدڵی نەکرد فەرمووی لەیلەة القەدر خەیر من ئەلف شەهر دایک عایشە فەرمێ لە هەموو شەوە تاکەکانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەڕا ئەو دەشەوە مێزەرەکەی تون دەکردەوە شەو نوێژی ئەکرد عیبادەتی ئەکرد فەرمووی دایک عایشە فەرمووی چی بڵێم فەرمی بڵێ اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عني خوایە تۆ لێبوردەی لێبوردنیشی پێ خۆشە لە قورئان لێم خۆش ببی
کەواتە گەورەی ئەم شەوە نازڵبوونی قورئانە کە لە لەوح المەحفوظەوە بۆ ئاسمانەکانی دنیا بە یەک سەفقە بە یەک پارچە هاتووە و ئینجا بە پێی پێویست حەزەتی جبریل عەلەیهی السەلام هێناوێتی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم کەواتە ئینشاءالله لە هەر شوێنێک لە هەر جێگەیەکە ئەم چەند سەعاتە خێری هەزار مانگ عیبادەتی هەیە. مامۆستا دەمێ پرسیارەوە لە بەڕێستان کەم ئەو عیبادەتانە چییە کە لەم شەوەدا دەخوێنێت یاخود عیبادەتێکی تایبەت هەیە بەم شەوە یاخود هەر وەکو شەوانی ئاسایی عیبادەت دەکرێت؟ عبادت هەموو شەوێک تەراویح حەکەین پێغەمبەر گیانە فەرمێ من قام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه چۆن بۆ ڕۆژەکە فەرمێ من صام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه حديث سيامج فەرمێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه ئەوەی ڕەمەزان بە ڕۆژوو بێ باوەڕی بە پاداشتی هەبێ خوای گەورە لە گوناها پێشینەکانی خۆشە بێ ئەوەی شەوەکانی تەراویحی تیا بکە کە هەموو شەوێک کراوە الحەمدولله خوای گەورە لە گوناهەکانی پێ خۆشە بێ مژدەی ئەم شەویش ئەفەرمێ ئەوەی کە شەو نوێژی تیا بکە دوعا و پارانەوەی تیا بکە تەراویحمان کرد سەلات تەسبیح ئێستا شەو نوێژ دەکەین خوای گەورە لە گوناها پێشینەکانمان خۆش ئەبێ ئەوە گەورەترین مژدەیە کە خوای گەورە ئینشاءالله لە هەموو گوناهی مسلمانان خۆشە بێ لەم شەوەدا. مامۆستا جگە لەمەکە کۆمەڵی هاوڵاتی زۆر هاتوون لە مزگەوتەکاندا عیبادەت و ئەم شەو بەرزڕادەگیرێ کۆمەڵی هاوڵاتی تریشان لە ماڵەوە عیبادەتی تاک لە شەوانی لەیلەتول قەدرە ئەو هاوڵاتیانی لە ماڵەوە چۆن دەتوانن عیبادەت و ئەم شەوە بەرزڕا بگرن؟ ئەتوانن تەراویح بکەن ئەتوانن سەلات تەسبیح بکەن کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە عەباسی مامەی فەرموو حەدیثەکەش ئەلبانی تەصحیحی کردووە فەرمی خوای گەورە لە گوناهی ئەوەڵ پێشینەت خۆش ئەبێ لە دوای فاتحە 15 جار سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اكبر خوێنن لە ڕکوع دەجار هەڵەسیتەوە دەجار سوجدە دەجار بینی سوجدەکان دەجار سوجدەی دوم دەجار هەڵەسیتەوە دەجار ئەڵێ الله اكبری ناوێ لە هەموو ڕکعاتێکە 75 جار سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اكبر فەرمی ئەگەر بۆت کرا ڕۆژی جارێک مانگی جارێک ساڵی جارێک ئەگەر بۆ نەترا لە هەموو تەمەنتا جارێک بیکاتوان ئەو سەلات تەسبیحە بکەن ئەگەر بە شەو بێ دوورکات دێکێ بە ڕۆژ بێ هەر چوار کاتە بەیەکەوە لە ماڵەوە ئایساییە چونکە هەموو ئینسانێک ئێمە خوای گەورە ئەرزی بۆ گێڕاوین بە مزگەوت ئومەتی پێغەمبەری صلی الله علیه و سلم لە هەر شوێنێک بێ بەڵام خێری مزگەوت زیاترە لە ماڵەوە. مامۆستای بەڕێز ئێوە وەکو مزگەوتەکەی خۆتان لە مزگەوتی نۆشەهیدا ئەم عیبادەتانی کە لەم شەوە ئەنجامتان چی بوو؟ تەراویحمان کرد مەولودی پێغەمبەر صلی الله علیه و سلم خوێندەوە دوعا و پارانەوەمان کرد وعظ و ئێرشاد چەند مامۆستایەک ئیجازەمان پێدان لە خزمەتیانە بووین ئامۆژگاری ئەو خەڵقیان کرد بۆ ئەوەی کاتەکان بە فێڕۆ نەچێ وەستافی خزمەتیش متەوەلی مزگەوت خواجەزان باتەوە خزمەتی ئەو خەڵقیان کرد بەردەوام چونکە بۆەوەی کە مەلەل پێیانەکەن بینیش ئەو دەنگخۆشە و گەنجانە قەسیدان ئەخوێندەوە بۆی کە هەر ئەوە نەبێ ئێستاش شەو نوێژەکە ئەکەین بە پشتیوانی خوای گەورە. مامۆستا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان هاتوون بۆ مزگەوتەکە بۆ عیبادەتی ئەم شەو لە دەریشەوە جەنجاڵێکی زۆر لە شەقامەکاندا ڕایگە وەکو مامۆستایەکی ئاینی چ ڕێنماییەکت هەیە بۆی کە ڕێگا لە هاوڵاتیان نەگیرێ بە شێوەیەکی تەندروست ئەم شەوە بەرزڕا بگیرێ چ ڕێنماییەکتان هەیە وەکو مامۆستایەکی ئاینی؟ خۆی بزان چۆن بزانی نوێژی مەغریب لێ وەرگیراوە ئەگەر بە گەرمی بەرەو نوێژی عیشا ڕۆشتی ئەو بزان لێ وەرگیراوە و گۆڕانکاری بەسەر هات ئەن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر یعنی ئەو عیبادەتە کە ئەیکەی ئەبێ ئازاری خەڵقیش نەدەی ئەین زۆر جار من کاتومەوە ئیشم هەبووە بەردرگاکە گیراوە 2 ساعت کابرا نەهاتووە قینا لە خۆشیە مشکلەی هەیە مزگەوتی هەیە کەواتە کە ئەچی ئەبێ هەدەف دیاری بێ من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة ناراحتي لسرج كسي لا بري خوي قورنا راحتي كان لا بل رجع قيامة اي قلنا راحتي دروس كي خوي قورنا راحتي بو دروس زكاة جاي شاء الله ما يمن اويا كم هو اسكس لدروني خوي بمسؤول بزانه كلكم راع وكلكم مسؤول عن رهي ريغي خلقينا قلن جنجالي دروس نكن وهول بدن عبادته كان بو خوابه لبر خاطري خوابه ونزيك ججنشا ان شاء الله اقامان لفقير وحجار به هم حكمت هم ملت حكمتيش بس درجية كم كبيراميد الله ببخشن دم الكتكا لآستي متخوري خوي سراحي سر فرودين اللي بو بيارت كتيكاوي قولي حكمت لوا كأو سراحية مل شركاته وبو هنا حتى وكون وابي يعني ملت زيادة الخوشتري أوي يعني دعوة شك إن شاء الله مستافي كهابون خدمتي أو ملة تبكن خدمتي دين وأخلاق وروشتي أمرا تبكنوا خواي قولة كردستاني كي بيداوين شكرانا بجيريكا بو إيم وبو حكمت أوي حكمت أوي كتشاك بلقى ما إيمش الحزب اللي برساوي خومان بكين هركس أو قندلي لدروني خوان نهلي لشوني خوان نهلي يتر أو اشتتشاك بي إن شاء الله ماما سايبرز بابي موسر شوي قدر باز لەو دەکرێت لە شەوە تاکەکانە بە تایبەتی ئەگەر سەیەکەین ئەم شەو خەڵە باڵغێکی زۆر دەبینێت لە مزگەوتەکانە بە هەمان شێوە لە سبەی شەوە خەڵە باڵغێ نبینێ تەنها لەم شەوە خەدرە یاخود لە شەوەکانی تریشە چۆن دەڵێ لە کۆتایی 20 ڕەمەزاندا و لەیلەتول قەدر لە شەوە تاکەکاندا ئەم شەوانە چۆنن؟ دایک عایشە فەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە هەموو قورئان و حەدیثی لەبەر بووە فەرمێ پێغەمبەریان لە هەر دەیا ئیتیمامی پێداوە
بەڵام لە تەکاکان لە تاکانە بۆی گۆڕێەوە بەڵام ئیبن عەباس ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئەوە تەواف حوتە ڕەجمی شەیتان حوتە ئەرز حوتە حوتە بەقی ئەرزە حوتە بەقی ئاسمان حوتە بەقی زەریاکان ئەفەرمێ والله عالم هەر 27 تێگەی یعنی اتفاقی علەمای لەسەرە کە 27 بێ ئینشاءڵڵا ئێمە بۆ نێتەوە هاتوین بە نێتێکی ساغ و پاک ئین الله طیب لا يقبل الا طیب خوای گەورەی ئینشاءڵڵا خێری هەزارمانکەی بۆ نووسیوین. کۆتا پرسیارە مامۆسای بەڕێز لە ئێوە لەسەر پاک و خاوێن ڕاگررتنی مزگەوتەکانە چی بەو هاوڵاتیانە دەڵێن کە هاتوون چۆن پاک و خاوێنی ڕاگرێ هەم لە مزگەوتەکانە هەمیش لە دەرەوە. كلكم راع وكلكم مسؤول عن رعيته من بنسبة خوم ومزقوتي نوشيد خواز زي متولي كانش بداتوا يعني الحمد لله هميشه باك خوان من راقرتوا تيجي الطهور شطر الإيماني النظافة من الإيمان بشيك الإيمان كوات أجر جلك كانت بيز بي بلين جلك كانت بيز بي بوني ليبي يا غوري كد بوني ليبي أو نوجد ملائكة نايا بون أبي هميشه بوني خوش بي إنساني مسلمان بوجه أكرتوا هميشه باك خوانه شو كبيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي أجر روشك ڕووبارێ بە بەردەی ماڵەکەتان بە ڕۆژی 5 جار خۆی لێ بشۆن ئایا چڵکێک بەدەشتانەوە مێنێ فەرمی ئەمە نمونەی 5 نوێژەکانە کەواتە ئەو نوێژە ئەبێت تۆ پاک و خاوێن بی ڕێک و پێک بی ئاگاد لە شوێنی خۆت بێ تێگەی لە هەر شوێنێکە نەک لە ماڵەکەی خۆیە علم نەفس دەڵێ ئەڵە کابرا هەڵسا بەیانی جێگەی خۆی کۆ کردەوە تێگەی ئەوە بۆ ئایندەی وڵاتەکەی باشە بەڵام ئێستا گەنجی ئێستا یعنی زۆر ئیحتیمام بەو پاک و خاوێنی نایە کەوا پیرەکان باشترن خۆی ئەبێ گەنجەکان باشتر بن تێگەی يعني أبي جنجكان باك شون درونيشمان أوا روالتمان باك أبي درونيشمان باك بإن شاء الله. سپاسی کەناڵ 24 ژەکەین داواکارین إن شاء الله بەردەوام بن لەسەر ئەم بەرنامانە خوا جزای بەخێری هەموو لایەک باتەوە إن شاء الله وصلى الله وسپاسی ئێوە ژەکەین موفق بن. مامۆستا شێخ عابی شێخ عوسمان نەقشبەندی زۆر سپاس کە وەڵامی پرسیارەکانت داینەوە. بەڵێ سارە من دەگەڕێمەوە لای ئێوە ئەوەی کە هەبوو ئیمام و خەتیبی مزگەوتی نۆشەهید بوو کە باسی لە گرنگی ئەم شەوە کرد و باسی چەندین ڕێنمایی کرد بە تایبەتی لە ڕووی پاک و خاوێنیەوە چۆن هاوڵاتیان بتوانن ڕێز لەم شەوانەشا بگرن. دیاری شێخا لە هەولێر لەگەڵمان بووی زۆر سپاس. هەر تایبەت بە شەوی قەدر دەچینە دهۆک بەڵام لەوێ جیاواز لە شارەکانی دیکەی کوردستان یادی ئەم شەوە بەرز ڕاگیراوە. پەیامنەرمان مەسعود محەممەد زانیاری زیاتر دەخاتە ڕوو. بلدم باش بیتن از الپارک نوروز ناف سنتر بازار دهوکی دا نوابه پارک دا بوی کمین جاره بوی شوازی بوی آوای برفره شوا لیلت القدر تیتا ساخ کنن باکوین بینیجیش لای برپرس و پارزگار و دیسان جی کساتین آینی و حولاتیان جی قصد به پارک کریا بهوراب کم شوا لیلت القدر ساخ کنه و ویرد گل من داما مستا سمیان عبدالخالق رفبری گشتی اوقاف و کاروبارت آینی پارزگاه دهوکی دیمون گلاف بیتن ما مستا جاره کیا بوی شوازی برفره شوا لیلت القدر تیتا ساخ کنن. بسم الله الرحمن الرحیم. کو افشده کو جاره دست بکی کل پیشمرگی من ملت ما همیا پیروز بتن ان شاء الله هیویا ما او کد شوا خیر و برکت دا ان شاء الله خدای ملت ما پارزد سالت بهت ان شاء الله و یادا هنه یا پیروز دولت کردستان دا بکینه و ان شاء الله کو ما دیار بکینه و کو سال بسال راست اف یادا هنه یا پیروز آین ما اسلامتی دا هتا گران به المزگفت ما بتن یا تکیات ما داد انجام دانه یا گرنگ او بی کو اف سال ام دیار بکن وقت ملت ما روز بروز روشنبیری که آزادی که باشتر تدا هبته و خدمت آینی و دینی جیده پیش کوتوش فولات دی و ملت دیتر جیده جیاواز بته و لمانه که اف سال اوی بیرواریا هنه کو ام بینی نو کو هات یا ساخ کردن نبتنه رهبریت اوقاف کو کار وانا نبکن ل رهبریا ما یا گشتی روشنبیری و جناب پارتگاه دو که کو افروکه الگلمه دا آماده بینه و ساخ کردن و یادا هنه یا پیروز ان شاء الله و الوی جهنه جیاواز نبتن المزگفت دا ام بخلک که دیار بکین هکر ملت ما آزاد بد هکر ملت ما سربز بد هکر خوشی و راحتی بردوام بتن خدمت کردن و طاعت کردن و عبادت کردن خدا تعالی جی ان شاء الله دلگل همی تشتکی جیاواز بتو دی بردوام بتن ان شاء الله صلاح کیانج دو نری تکلیتن ان شاء الله ملبره یعنی هکر ان شاء الله و خدا تعالی توفیق دا باشی دا ان شاء الله کو بتا سالت بردوام بین کردن سالت باشتر دهاتی چطور و باشتر و هیویا ما او کل باجر دیتری جیت کردستان هکر هات و افسال نجاحت مدیده و اوجی وی شوازی بینه و ساخ کنه و یادا هنه یا پیروز کو دعا و
خدمت دا بتکرین کو هدف مت دا او وقت خلک کی ما ادوان روجا دا مجبوره کو بتن مثلا بازاری و خدمت وان تشتا بکت همی کس نشد بتن قسطا مزگفت بکت الوداری تخاره ام بین خدمت اوان بکین مزگفت جا موجوده دیسا وجه دزگه ما دیتری جت روشن بری وی شوازی بین خدمت خلک زور سپاس بوده الوری اگر هفکارت من گلم دامن دیاره کوک ما پیشتری جامعه پیکشتای بر پرسن پرزگاه دو که بگشتی ما مستعد آینی و دیسانجی چندین کساتی ابرکه النواب پارکی بهفرا شب لیلة القدر صاح كراوا پارزگاه دو که جلویره اصحاب دام قلب آخوام میانش خوب گینمه بله دیارک و نبتنه اگر دستیری دارم شکرم اب سیده فراد بله دیاره پیشتری جامعه جا پیکر همین کساتی و کساتیان سیاسیونی الویراف شباب چی دارم سیده فراد هم تلفزیون کردستان 24 ابرو که بجوره که پارزگاه دو که شوالیت القدر و صاب شوازه که برفره کم وقت پارزگاه دو که جهتانو که آماده بوی بله چند که گرینگ بیراورین آینی تایباتی نصابنا گرینگ زده که بتنام از بجم احتمال الکردستانه و جارایی که بیتن چکو منه دیتی چه پارزگاه دیجو راستی دست خوشی ریخ خرید و چالاکیت یعنی تایباتی روبریا گشتی اوقافه و روبریا گشتی روشنبیری پارزگاه دو که و هفکاری گلی کتی آزانان کردستانه لقی دو که و تشتکی گله که باش بود سپاسی آوان همی ما مستعین بررستین که اول وری آماده بوین و پیف پیشکش کرین و سپاس بو وان کسین که سر هنرمند حسابن و که هنر آینی اول پیشکش کرید تشتکی جوان بو ریکوپیک بو از بیجم جی کاره که گله که نایاب بو که جارایی که اوتی تکرن و ویدارم که سالت بهت و مناسبت و ساجی وی رنگی برنگ جوان و ریکوپیک و یه برفره جی بین ریخستن و امجید پشتوان بین و پارزگاه دو یاره دو یعنی پایتخت پیک و جانب گشتی یعنی نه بس شیخان همی پیکات و آین هنه اف گرینگی یا و شوالیت القدر هتا دان لب آین دیجو سانی خوشی پیدا پر برن سونی کاک مسعود آین یا است هم آین هاتی نه بهنده کو رفتار و سلوک انسانی راز و کش بهنده کو چاکیه بکتن چاکی جی هر شوازه که بیت هر رنگه که بیتن چاکیه آین نبتنه اوت و عبادتی بکی بلکه آین احتمال وکو آین اسلامی بونمونه از بجم دین رفتار و معاملت و اخلاق نه چه بیتوش مزگفت در کوی کار خراب بکی پیدوی اوش مزگفت در کوی کار باش بکتنش برنده جی اگر آین رنگ ودان سر سلوکی نبیتن از تصور من او آین چه مفا تدانی نبوی تا که کسی کاچاوا یاسا تینا برهف کرن و تینا دارشتن پرلمان طولاتا بهنده که سلوکی تا که کسا کنترول بکن کشنه نکد دزیه نکد خرابیه نکدن هر کاره که نباش نکدن آین جی بهنده هاتیه که داخل و نافخو انسانی دا سلوکی که واسه درست کرد و کار باش بکتن کار خراب نکش برنده جی ام بجین بدوی انسان و کو انسان پیگ و بجین و گلیک بجین و هفکارت ایک بن سر رای هنده که هر یکی آین خواه بیتن بدوی خلکی آزاد بیتن کاچا از آزادم بسلمان بم یکی دیجی آزاد بیت کریستیان بیت و ازدی بیتن و جوانیا جیان مرو واجی اوه جوانیا پارزگاه دو کشتن دارگم از ما دای پرسخاب که منی بگشتی اف 24 روزت ماه رمضان در باز بناتانو که او پلان تایبتی بلد امنی هاتی ندارتن چوا در باز بنیسان بروجان جشن جوا که پارزگاه چه برهویات نکنش بر کوتنا پیش بینی تذکرن هجماره که زور افسالا گشتی را قصد دو کرد بله و کو هر سال راستی جی 26 روزت خوشی و آشتی و آرامی از الویر بناو کارگیری پارزگاه دو که بناو خلک پارزگاه جی و حکمت هرمان کردستان اسپاسی همی دام و دزگه امنی تایبتی اوید کبشه و روشکرینه ایکش بهنده که امنایی خلکی و آرامی خلکی بپارزن و که دام و دزگه که پیوندی دار تایبتی دزگاه امنایی و پولیس و او روبری تبع حسکرین که گشت و گذار تایبتی همیا کار خوکیریش بهنده که روش ججنه پیشوازی خلکی بکن و هر واسه سر و ملک و سامان و گیان خلکی بپارزن و از توی بارد ما انشالله دهوک و هر جار پارزگه که آرام و آسایش که باشاله های و اوجی دیسا هم نعمت که و هم پشتوانی خلکی و هم او کار رخستیش لای دام و دزگه امنایی و تیتا کرن خلق
آرامی دژیتر. زود سپاس بۆ هێژە پارێزگارێت وەکی سپاس بکە بەێ وەکی دیمەنۆژ داوادیتی دیارە و ئەف شەوەدا شێوازێکە تایبەت یعنی جداش ساڵێن دەربازبووی شەوا لەیلەت القەدر ئەف شەوە پیرۆز ناوە پارکی نەڤروز داڵ باژێرە دووکێ پامادەبوونا چەندین کەساتیە ناینی سیاسی هاتە پرێوە برن کو تێدا چەندین بەرگێن جیاواز و جۆرا و جۆر و خواندنا گوتارên ئاینی و پێشکەشکردنا سرودێن ئاینی ئەسلا چەندین گرۆپانغا هاتنە گوتن و ساخکردن. سپاس بۆ هاوکارمان مەسعود محەممەد لە دوهۆک. هاوڵاتیانی شاری سەرەکانی ڕۆژاوای کوردستان ئامادەکاری بۆ پێشوازیکردن لە جەژنی ڕەمەزان دەکەن و بۆ هۆیشەوە جموجۆڵی بازار زیادی کردووە. دا هەفتەیە داوی دەژمەها ڕەمەزانی کردگەرە بازارên ڕۆژاوای کوردستانی زێدە دەبن. نەمازە بازارە باژارێ سەرێکان یە یا ناوەندی گۆدنا بەرا پێنجی تا 6 گوندên دەردۆرە باژێر خۆلێ دەگرن. خەلکێن باژێر دەبێژن تەوی گۆنرخی کەرەستەیان بۆ هایە لێ ئەو کێفخۆشن بۆ هەموو پێدوی و کەرەستە لە بازارە تێنە پەیداکردن. حاضریا عیدیە دەکەم جلازداریە خۆر دەکەڕم یعنی ئینشاءالله وێ گەلکی بکێف و بشابێ یعنی حرەکە ساڵی چینی بێرە ئیدی ئەمە 20 ڕۆژە دەست پێ کرد ئەو ساڵە عکس ینی بەرێ 15 ڕۆژافی وزارەتان عالم دادکەمژی بەس ئەو کەرینا زێدەتر نەی. پشتیگۆریên bazirganiyê bi Rojavayê Kurdistanê re hatin vekirin keresteyên taybet bicejnê ji bajarên Hindorê Sûriyê, Mîna Şam, Raqa û Milbicê derbasî Rojava dibin. Firoşker dibêjin buhabûna nirxê keresteyan vedgere kontrolkirina bazirganan ji bazaran re û buhabûna nirxê dolar beramberî lêreya Sûrî. Rojiye xweş bû hereka gelekî ew bes ana pişkî herekekên bûyê esar روجي شكلك يا جماعة يعني جبالي أم جيرات كن أسعارهم داخل حسبي جمرتي بضاعة بهادو بضاعة أرزان دبي بضاعة هناك مفقودة تجار المبهادي كن أم جبتين بهادي دين عالم يعني نوعا ما انزعاج ما نشيد كما بضاعة بهاي يعني حركة جي وسط بوي وسط حركة نوك بصالي تشيني حركة صالي تشيني خوش بو هبو ما إنه إيصال يعني موسم باشتري يعني Li Rojavayê Kurdistanê cejin têne pêşwazkirin bên dapûnerîtan wekirîna şekiran, çêkirina kulîçeyan, herûha kirîna cilên nû ji zarokan re lê îsal û ji ber buhabûna nirxê kirîna van keresteyan kêfxweşiya xelkê bi cejna Remezanê ne temam e. Lava Esad, Kurdistan 24 bajarê Serêkaniyê. لەگەڵ تا بەردەوامی نەچینە تەوەرێکی دیکەی پاشیو بۆ ئەم شەو باس لە خواردنی سەوزە و میوەکانەکەین و کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ چییە؟ ئەو سەوزانەی کە لە ڕووی تەندروستیەوە دەبێت بخورێت و ئەو پێکاتانی لە ناو سەوزە و میوەکاندا هەیە چین؟ بۆ قسەکردن لەسەرم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە دکتۆر هێمن کاکەخان بەڕێوەبەری گشتی سنتەری توێژینەوە لە زانکۆی پۆلۆتەکنیکی هەولێر ئامادەیە. دکتۆرم کاتت باش باش زۆر سپاسان دەکەم. سەرەتا پرسم گرنگترین ئەو سەوزانەی کە بۆ تەندروستی مرۆڤ بەسوودە کامانن یان ئایا هەموو سەوزەکان بەسوودن؟ لە ڕاستیدا سەوزە بریتە لە کۆمەڵێک ڕوەک کە پێکاتەیەکی سەوزیان هەیە و بۆش دەناسێتەوە کە ڕەنجیان سەوزە ئەو کۆمەڵە ڕوەکە پڕن لە ڕێشاڵ و گرنگجێکی زۆری هەیە بۆ مرۆڤ و تقریبان دەتوانین برێن 199 ئاوە. سەوزەکان زۆریان زۆرە بە 4 وەرز دەتوانرێت پۆڵێن بکرێت و هەر وەرزە و سوود و گرنگی تایبەتی خۆی هەیە. زۆر جار لای خۆمان ئەوترێ بۆ نمونە هەر شتێک لە کاتی خۆی هەندێجا ئێستا وای لێ هاتووە زۆربەی سەوزەکان لە هەموو وەرزەکان هەیە یان هەمووی هەیە. ئەگەر کەسێک بۆ نمونە ئەو سەوزەیە کە هی وەرزێکی دیاریکراوە لە کاتی دیکەیان بە درێژایی ساڵەکە بیخوا هەمان سوودی تەندروستی بۆی هەیە؟ بەڵێ سەوزە لە هەر کاتێک بیخۆی سوود تەندروستی خۆی هەیە. ئەگەر بین بەگشتی باس سوودە تەندروستیەکانی سەوزە بکەین سەوزە لەبەر ئەوەی پڕاپڕ لە ڕیشاڵ و فایبەرە دەتوانێت زۆر سوودی تەندروستی لێوەرەگرین. بۆ نمونە یەک لەوانە دەتوانین بۆ قەڵەی بەکاربینین و ئەوانی کە سەوزە دەخۆن پەستانی خوێنیان سەوزەیەک نییە کە کێشی مرۆڤ زیاد بکە؟ نەخێر سەتا بابرین 95 بەشەرەوەی ئاوە هەمووشیان کێشدا بەزێنن زۆر بەیان بڵێ کێشدا دەبەزێنن و زۆر بەشیان بەسوودن لەبەرەوەی پڕاپڕن لە ڤیتامینات معادن
کالیسیۆم پۆتاسیۆم مەنگەنیز کە ئەوانەی کە مرۆڤ ناتوانانی بەدەستیان بینن سەوزەکان لە خاکەوە لەما وەردەگرن و بە شێوەیەکی ناڕاستەخۆ دەتوانین وەریانگرین و بۆ لەشی مرۆڤ بەسوودە. شێوازی بەرهەمێنانی ئەو سەوزانەی کە ئێستا لە بازار هەیە چەند کاریگەری کردوتە سەر تەندروستی مرۆڤ بە تایبەت ئێوە کە لە سەنتەری توێژینەوەن. ئەو سەوزانە چەند بەسوودن یان چەند پێچەوانەیە؟ ئەگە بین باسی بەرهەمێنانی سەوزە بکەین بەگشتی لە کوردستان بە تایبەتی تەماشا دەکەین سەوزە دوو جۆر بەرهەمێنانی هەیە. یەکیان بەڕێگە تەندروستیەکەیە بەکارهێنانی سەرچاوی ئاوی خاوێن و پاک کە لە بیرەکانەوە دێت و هیچ بە بەکارهێنانی ئاوی پاشەڕۆیە بەڕاستی. ئەوی حاڵەتی یەکەم هیچ کێشەمان لەگەڵی نییە زۆربەی سەوزەکان دەتوانێت بێن تەندروستە ئیلا لێک کاتدا ئەگەر مرۆڤەکان بە پاک و خایانی بەرهەمی بێنن. لە حاڵەتی دووەمدا دەتوانین برێن ئەو سەوزانەی کە بە پاشەڕۆ یان بە ئاوی مەجاری بەرهەم دەهێنرێت بەڕاستی لۆ تەندروستی زۆر بابێ کاریگەریی خراپی دەبێت لە تەندروستی. کاریگەریەکە چییە؟ بۆ نمونە ئەوانەی کە پاشماوەکانی ئاو مەجاریەکان بابرێن لە ماڵەکان یان لە کارگەکان بەکاردێنرێت مەزدەڕی ڕئیسی سەرچاوی ڕئیسی بەکتریایە و ڤایرۆسای تێدا و کەڕوەکانی تێدا دەتوانین برێن هەندێک ماوادی تێدا کە پێدن هەڤی مەتریال یاوان ماوادی قورسن کە کاتێک مرۆڤ ئەوانە بە شێوەی ڕاستەوخۆ یان ناڕاستەخۆ وەریان دەگرێت دەبێتە هۆی زۆر نەخۆشی بۆ نمونە نەخۆشی کەبەت نەخۆشی جەرگ نەخۆشی هەناسەدان نەخۆشی کلیەکان فەشەلی کلەوی ئەوانە زۆربەی ئەوانەی کە تووشی ئەو حالەتانە دەبن بە شێوەی ناڕاستەوخۆ لە ڕووەکەکانەوە وەردەگیرێت. ئەمە خەڵک ناتوانێت جیای بکاتەوە؟ خەڵک ناتوانێت جیای بکات و ئیلا ئەو سەرچاوانەی کە ئەمە لێ وەردەگرێت بۆ نمونە ئێمە کە لە سەوزە دەکرین لە سەرچاوەیەک پێویستە ئەو سەرچاوە باوەڕ پێکراوی بەڕاستی بزانین لە چێن دەردەچیندرێت. زۆربەی ئەو شوێنانی کە بە سەرچاوی ناتەندروست بابرین بەرهەمی دێنن شوێنەکانیان دیارە تۆزێک دوورە دەستن و هەروەها ئەو پاشماوە و پاشەڕۆیانەی کە مرۆڤ لە خۆی زیادە و نەقلی دەکات لە شوێنە دوورەکان هەتا فڕیدا هەندێک لە براجوتیارەکان دەتوانن استیغلالی ئەو وەزعی بکەن و لە ڕاستیدا بۆ بەکاردێن وەکو پین بۆ سەوزەکان بەڵام بە شێوەیەکی ناڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر مرۆڤ چونکە دەبێتە هۆی پیسبوونی سەوزەکە بە بەکتریا بە کەڕوو بە ڤایرۆسات کە ئەوەش بە شێوەیەکی ناڕاستەخۆ نەقل لەبی باوێت ئەچێتە پێکهاتەی سەوزەکەەوە؟ بەڵێ دەچێتە پێکاتە بۆ نمونە هەندێک بەکتریامانەیە دەچێتە ناوڕۆکی ناو سیستەمی سەوزەکان بەڵام هەندێکتر هەیە پێدەرێن فستانت یعنی تەلەوز دەکات ینی پیس دەبی بە بەکتریایەکە کاتێکە تو ئەو سەوزانە بەکاردێنی یەک لە نیشانە ڕئیسەکان ئەوەیە کە زیکچ و ڕشانەوە و تا و هەروەها ینی هاتنە خوارەوەی پستانی خوێن یان بەرز بنووی پستانی خوێنش کاری هیچ شتێک هەیە ئەو بەکتریای لە ناو باکە لە ناو پێکاتی سەوزەکە ئەگە بین باسی چارەسەری بۆ نمونە ئەگەر زانیمان ئەو شوێنە ئەو شوێنە کە آیپیسی بەکارینەیە دەتوانین ئەمە یەکەم خاڵ ئەوەیە کەمە لی نەکڕین بەڕاستی ئەگەر نەمانزانی و وەکڕیشمان چی بکەین باشە تەمانستا لە بازار دەتوانین برین کلۆر هەیە بۆ پاکردنەوەی تابلێت هەیە بۆ پاکردنەوەی میوەکان یان سەوزەکان واروها ئەمە حاڵەتە چترشێت توانی خوێ لە ماڵان بەکار بێنرێت بە ڕێژەیە 102 بۆ پاکردنەوەی بەکتریە بەڵام بۆ پاکردنەوەی ماوەدە کیمیایەکان ناتوانانی بەکاربێنی بەڕاستی خوێ و یان واتە و سەوزەیەشی بە ئاوی پیس ئاو ئەدرێت هەر بە خوێ پاکە بێتەوە؟ لایەنە بایۆلۆجیەکەی بەڵێ بەڵام لایەنە کیمیایەکەی نەخێر ناتوانانی پاک بکەیتەوە. باشە زیاتر قسە لەسەرەوەکی نەگەڕێمەوە لا دکتۆر ئەچینە سلێمانی هەر تایبەت با بەرزڕاگررتنی شەوی قەدر لەوێش با هەمان شێوە لە مزگەوتەکان ئەم شەوە بەرز ڕادەگیرێت دەچین لای پامێرمان ئارام بەختیار لە سلێمانی لەگەڵمانە ئارامم کاتت باش شەوی قەدر لە سلێمانی چۆن پێشوازی لێ دەکرێت یان چۆن بەرز ڕادەگیرێت. بەڵێ لە سلێمانی لە کاتژمێر 11 شەوە
دەرگای سەرجەم مزگەوتەکان کراوەتەوە بە ڕووی هاوڵاتیان بووە ئەم شەوە لە شاری سلێمانی بەرز ڕادەگیرێت کە شەوی 27 ڕەمەزانە شەوی قەدرە شەوی قەدر تایبەتمەندی خۆی هەیە کە ئەم شەوە لای مسلمانان شەوێکی پیرۆزە لەم شەوەدا قورئانی پیرۆز دابەزیوە بۆیە لەم شەوەدا مسلمانان تا بەرەبەیان نوێژ دەخوێن و دوعا دەکەن و قورئان دەخوێنن لە شاری سلێمانی شۆک و باسم کرد مزگەوتەکان لە کاتژمێر 11 کراوە بوون و ینی تا ئەم کاتانە تا کەمێک پێش ئێستاش لە مزگەوتەکان جمەی دەهات لە هاوڵاتیان و نوێژخۆنان دەهاتن لێرە ئەم شەوەیان بەرز ڕادەگرن من دەمەوێت قسەی زیاتر لەسەر شەوی قەدر بکەم لەگەڵ مامۆستا سەرکەوت پێشنوێژی مزگەوتی سەرداری حاجی خالد مامۆستا سڵاوتان لێ بە دەگەر بفەرمێنە پێمان بڵێن گرنگی ئەم شەوە لای مسلمانان چییە و ئەم شەوە ئێوە ئەمڕۆ لە شاری سلێمانی چۆن بەرز ڕاتان گرت سەرەتا سڵاوی خۆی گەورە لە ئێوە لە بینەرانی بەڕێزی خۆشویست بێت ئەم شەوە گرنگێکی خۆی هەیە لە ئاینی پاشی پیرۆزی ئیسلام و بۆ مسلمانان لەم شەوەدا گرنگێتەکەی لەوەیە کە خۆی گەورە و مێهرەبان عەزەوەجەل لە ڕێی باشترین نێراوی خۆیەوە کە جیبریل عەلەیهی السەلام باشترین کتێبی خۆی کە قورئانی پیرۆزە دای بەزاندووە بۆ سەر باشترین نێراوی خۆی کە پێغەمبەری ئیسلام عەلەیهی السەڵات وەسەلام بۆیە گرنگیشی گەورەی ئەم شەوە لەبەرەوەی شەوی داوەزینی قورئانە ئەم شەوە ئەتوانرێت زیندوو بکرێتەوە بە عنوان و ئەشکال شێواز مسلمانان بەگشتی لە سەرجەم وڵاتان و لە سەرجەم مزگەوت و دووری عیبادەت بەگشتی ئەم شەوە زیندوو ئەکەنەوە بە شەو نوێشکردن و بە قورئان خوێندن و بە سەدەقات و حتا زۆربەی مسلمانان لەم شەوەدا بەگشتی زەکاتەکەشیان دەرەکەن حتا کەواتە بە هەموو شێوازی لە شێوازەکانی عیبادەت مسلمانان ئەم شەوە زیندوو ئەکەن و هەروەها مسلمانان لەم شەوەدا دوعا ئەکەن دوعا بۆ یەکتری ئەکەن دوعا بۆ خزم و کەسوکاری خۆیان ئەکەن دوعا بۆ برایانی مسلمان دوعا بۆ وڵات خاک و وڵاتی خۆیان بە هەموو شێوازێک ئەم شەوە گرنگی و تایبەتی خۆی هەیە لەم ڕوانی کە باسمان کرد کام دوعاە مامۆستا زۆر گرنگە کە لەم شەوە مسلمانان بیکەن أو دعائك بغمر خصاص مع ماجي بيدا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا أي رب العالمين خوا فرمي بفرمون اللهم إنك عفو أي پروردگار تو عفو تولي خوشبي تولي بردي اللهم إنك عفو كريم وبخشن دشي إنك عفو كريم تحب العفو وعفو شد خوشبه فاعف عنا أي پروردگار لا تاوانا كان ما ببور لما خوشبه أم دعاء زو گرنگ مشوده باش مامۆستا ینی لەم شەوە خێری ئەم شەوە چییە کە بەتایبەت دەبێت ئەو دوعاە بکرێت خير من 1000 شهر ئاەتەکە فەرمێ باشترە لە 1000 مانگ واتە عیبادەت لەم شەوەدا خێری زیاتر لە 1000 مانگی هەیە واتە 83 ساڵ هەر عیبادەتێک لەم شەوە بکەی خیر و پاداشتی 83 ساڵی هەیە وێ بەگشتی ئەبینی مزگەوتەکان لەم شەوەدا زۆر قەرباڵغە بن مسلمانان زۆر گرنگی و تایبەتی بم شەوەدەن باشە مامۆستا ئەوانەی کە بوونمە لە کاتی واجبە بوون یاخود لە داوام بوون نەهێز ئەمنیەکان ناتوان ئەم شەوە زیندوو بکەنەوە ئەوانە چۆن لە خێری ئەم شەوەدا بەشدار دەبن هەر کەسە و بەپێی توانای خۆی خی گەورە لا يكلف الله نفسا إلا وسعها پەروەردگار تەکلیفێکت لێ ناکات تەکلیف لە ئینسان ناکات لە شتێکا لە توانای دانەبێت بۆی هەر کەسە بەپێی توانای خۆی کەسێک لە واجبی هەیە حرەسە یان هەر داوامێکی تری هەیە ئەتوانێت ئەو شەوە بەپێی توانای خۆی بە قورئان خوێندن بە زیکر و یادی پەروەردگار بە نوێژکردن بەپێی ئەو توانای کە هەیەی واتە هەر کەسە و بەپێی توانای خۆی خی گەورە تەکلیفی شتێک ناکات کە لە توانامان نەبێت زۆر سپاس لەگەڵ مامووی زۆر سپاس بۆ زانارەکانت بەڵێ سارە ینی ئێستا ئیدی مسلمانان نوێژەکانیان تاو کرد دوعا و پرستشەکانیان تاو کرد گەڕاونەتەوە بۆ ماڵەوە ینی تقریبا کاتژمێرێکی ماوە بۆ بانگی بەیانی گەڕاونەتەوە بۆ پاشێوکردن و لە شاری سلێمانی وەکو پێشتریش دیمەنەکانمان گواستەوە قەڵەباڵێکی ئێجگار زۆر لە مزگەوتەکاندا هەبوو کە ئەم شەوەیان بەرز و پیرۆز ڕاگرت ئارام بەختیار لە سلێمانی لەگەڵمان بووی زۆر سپاس دکتۆر هێمن دەگەڕێمەوە لای جەنابێت ئەمەوێ پرسیاری ئەو سەوزانە بکەم لە کۆمەڵگەی ئێمە بە تایبەت لە وەرزی بەهار زۆر بایەخی پێدرێت ئەوانەی کە لە کێوەکان هەن بۆ نمونە کەنگرا یان ئەو هەموو ئەو جۆرانەی کە لە کێو دێتەوە یان لە دەشت و دەرەکان هەیە ئەوانەش وەکو سەوزەکانی دیکە پێویستیان بە خاوێنکردنەوە هەیە یان خاوێنن لە ڕاستیدا خاوێنکردنەوە بۆ هەموو شتێک پێویستە هەر سەرچاوەیەکی خۆراکی پێویستی بە خاوێنکردنەوەیە جات سەوزە بیت میوە بیت لە چێو بیت لە شارەکان بیت چکە گرنگ پاراستنی تەندروستی مرۆڤەکەیە بۆ نمونە ئەو سەوزانێک کە لە ناو شارەکانن زیاتر پێویستیان بەوەی خەیان بکرێتەوە وەک لەوان لە چێوەکانن ئەوان لە چێوەکانن کەش و هەوا لە بارترە و باران لەوێ زۆرترە و وا دەکرێت دەتوانین بڵێن پیسبوون لە چێوەکان کەمتر ڕوودەدات وەک پیسبوون لە سەوزەی شارەکان
باشە لەبەرەوەی زۆر ئاماژرێت بە سەوزەی شارەکان کرد بۆ کەسانی کە ناچارن چونکە هەندێک شوێن هەیە ئاوی کەمایان بە تایبەت وەرزی هاوێن ڕەنگەم گرفتە زیاتر بێ ناچارن ئەو ئاو پیسە بەکاربێنن ڕێگەیەک هەیە بۆ کەمکردنەوەی ئەو پیسە یا خودوا بکرێتەوە ئاوە پاک بکرێتەوە ئەنجا بەکاربێت خۆی ئەگەر بین تەماشای کۆمەلگای دەرەوەش بکەین لە زۆربەی شوێنەکان ئاوی پیس بەکاردێنرێت بۆ سەوزە بۆ کشت و کاڵ بەگشتی بۆ نمونە لە ئەمریکا لە کەنداوی عەرەبی لە زۆر وڵاتەکان لە کوێت کە نزیکمانە یەکەم دەوڵەتە کە دەتوانین برێن نزیکمانە و ئاوی پیس بەکاردێنی بۆ سەوزە بەڵام ئەمە پێش ئەوەی ئاوی پیس بەکاربێنێت چ بکەین باشە بەڕاستی ئەمە دەتوانرێت ئەو ئاوە پیسانەی کە کۆ دەکرێتەوە وەکو مەجاری وەکو ئاوی ئاوڕۆیەکان کە پیسەوە زەرەری تەندروستی بۆ مرۆڤەکان هەیە بە چەند شێوەیە پاچی بکەینەوە ئەمە ڕێگەی فیزیاییمان هەیە ڕێگەی فیزیایەکان ئەوانەیە کە تو بە فلتەرات دانی بتوانێت ئەو پێکاتە زبرەی کە لە ناو ئاوەکەیە لیکێوە ڕێگەی دووەمانەیە ڕێگەی کیمیاییمان هەیە کە دەتوانین بۆ نمونە کلۆر بەکاربێنی بۆ پاکردنەوە یا هەندێک مەوادی کیمیایی بەکارین بۆ گرتنی مادە پیسەکان و ڕێگەی بایۆلۆجیمان هەیە دەتوانین کەڕوو و بەکتریایەکان پێ لەناو ببین و ئەو ڕێگانە کە پاش ئەوەی هەمووت بەکارینە دەبێت ئێمە چەند ئەمانە تێچووی چەندە ئەم ڕێگەیانە زۆر ئەوە دەبێت بەڕاستی حکوومەت چارەسەری ئەو کێشەیە بکات ئەوە ناکرێت بە خەڵکێکی سادە جێبەجێ بکرێت دەبێت کۆمپانیا یان حکوومەت بە هەمانجی لەگەڵ یەکتر شوێنێش تایبەتدانرێت وهروە دەتوانرێت ئەو ئاوانە گڵ بدرێتەوە لە شوێنێکی تایبەت پاش ئەوەی ئەو مادانەی کە تێدا دەنیشێت دواتر دەتوانێت ئەو ئاوی سەرەوە بەکاربێنی بۆ کشتتوکاڵ لە ڕاستیدا کشتتوکاڵ بەکارهێنانی ئەو ئاوە پیسەش چەند مەرزش تایبەتی خۆی هەیە بۆ نمونە ئەگەر بتێوێت ئاوی پیس بەکاربێن پاش ئەو فلتەرانەی کە کردت هێشتا ناتوانانی بۆ خواردن بەکاریبێنی لە منەظەماتی ڕێکخراوە دەولیەکان باسی ئەوە دەکەن ئەگە ئەو ئابتێ ئەو ئاوی بەکاربێنی وەکو سەرچاوەیەکی ئاو بۆ کشتتوکاڵ پێویستە یەکەم جار ئەو ئاوە بەکاربێنن بۆ دارستانەکان لەبەرەوە ئێمە دارستانەکان بەس سێبەرە بۆمان و بەس سەوزایە ناخورێت ئیدی دەتوانین بۆیان بەکاربێن یان بۆ مەلعەبەکان ئەو یاریگای تۆپانێ دەتوانین بەکاربێنی بۆ شۆستەکان دەتوانین بەکاربێنی بۆ گوڵ دەتوانین بەکاربێنی بەڵام بۆ خواردنی سەوزە هێشتان مەترسی تێدایە پاش ئەوەی کە 100% دەتوانین ئەمە برێن تەمینی لایەنی تەندروستیەوە ئەو کاتی دەتوانین بەکاربێنی واروە حالەتە چکەیە بابرین بارە چکەشەیە ئەوەیە کە کام سەوزەی بەکاردێن بۆ نمونە ئەگە ئاوەکی پیس بەکارهێت بۆ سەوزەک چ سەوزەک باشە تو بەکاریم بۆ نمونە ئەگەر سەوزەکە پەلکی هەبی دەبێت سەوزەی پەلکەکەی لێ بکرێتەوە ئەگە ئەو سەوزەیە قەدەکەی بخورێت دەبێ بەرگەکەی داماڵدرێت ئەوانە هەموو ڕێسا و ڕێنمایینە دەبێت بەکاربێنن واروە بشورێتەوە ئەو جا دەتوانێت مرۆڤ سوودی لێوەرگێت و ڕێتریشەیە بۆ نمونە ئەتو لە کاتی ئەوەی کە ئاوی پیس بەکارهاتیە تو ئەگە نەتزانی کە ئاوی پیسە ڕێتریشەیە بۆ نمونە بەکارهێنانی سەوزە بە بخاری هەڵمی ئاو بە گەرمکردن و بە کوڵان ئەو سەوزانەی کە دەکوڵێن دەتوانێت لە هەم لە میکرۆبەکان خاوێنیان بکەوە و هەم لە مەترسە تەندروستیەکانیش کەمتر کە کوڵا هیچ مەترسێکی نامێنێ ئللا لە باری کیمیایی نەبێت کە ئەگەر پێکاتە کیمیایەکە بۆ نمونە سپێناخێکێکە لەو سەوزانە سپێناغ دەتوانم بڵێم یەکێک لە سەوزە دەوڵەمەندەکانە کە سوودێکی تەندروستی زۆری هەیە کە زۆربەی ئەو پێکاتە مەعادنە دەگمەنانە تێدایە کە مرۆڤ دەتوانێت سوود لێوێت بەڵام سپێناغ ئەتوو ناکرێت بەڕاستی سپێناغ لەوانەیە بە شێوەیەکی غەڵەت بەکاربێنین وەکو مرۆڤ ناکرێت سپێناغ بەکاربێنێ وەکو تەهی یعنی سوورکردنەوە نابێ پلەی گەرمی ڕاستەخۆ بگاتە سپێناغ یان هەر سەوزەیەشتر چکە ئەو پێکاتێک کە لە ناو سەوزەکانە بریتە لە ڤیتامیناتیش لەسەر و 35 باشە لای خۆمانێکەن بە شلاگەروا بە سوودی نامێنێ زۆربەی سوودەکان لەدەست دەدات ئللا ئەو معادنانەی کە بەرگەی پلەی گەرمی زۆر دەگرن ئەوان دەتوانێت ببینێ بەڵام باشترین و تەندروستی ڕێگە بۆ بەکارهێنانی سەوزەکان بۆ نمونە قەرنابیتە کە لەمە ئەوانی ترە بە بخاری ئاوە یان هەڵبی ئاوە لەبەرەوەی کاتەکەمان تەواو ئەبێت پێم خۆشە لێرەوە دوڕنمایی خۆت بۆ زیاتر بەکارهێنانی سەوزە و میوەکان بە بینەران بڵێ سپاسان دەکەم حەز دەکەم لە کۆتاییدا بڵێم ئەو خەڵکانی کە دەیانێت سەوزە بەکاربێنی کە ڕۆژانە سەوزە بەکاردێنن
ئەوا بکەن کە لە شوێن و سەرچاوی باوەڕ پێکراو بکڕن وەروە دەمێ بەڕاستی لێرەوە کە یەک دوو ڕۆژ کە جەژنە ئەو فرسەتی هەڵقۆزمەوە بۆ بەکارهێنانی سەرەزات لێرە بدەوە سەرەزات زۆر دەکرێت و زۆر دەخورێت یەک لە ئەسبابی تێکچوونی تەندروستی مرۆڤ سەرەزاتە لەبەر ئەو سەرەزاتانە زۆر دەمێنێتەوە کەڕوەکان لەسەر شین دەبن یان نمو دەکەن و هەروە ئەو مادە کیمیایانە تێدەکەنە ناو سەرەزات کە تۆکسیکن یعنی سامن کاتێک کە مرۆڤ نەیزانی یان ئاگدار نەبوو ئەوانە ئەو سەرچاوانە لە چێ هاتیە یا قەزدم سەرەزاتەکانە کەواتە تووشی تەندروستێکی نالەبار دەبێت و جژنەکەی لێ تێک دەچی هیوادارم هەموو سەلامەت و تەندروست بن. دکتۆر هێمن کاکەخان بەڕێوەبەری گشتی سنتەری توێژینەوە لە زانکۆی پۆڵتەکنیکی هەولێر زۆر سپاس دەستخۆش دکتۆر. بە بۆنەی شەوی قەدر لە شارەدەی دیانە لە سنووری قەزای سۆران بڕوانامەی خوێندنی قورئان و فەرموودەی پێغەمبەری ئیسلام بە کۆمەڵی قوتابی ئاینی دەبەخشرێت. تەیفور محەممەد پامنێری کوردستان 24 لە شارەدەی دیانە زانیاری زیاتر دەخاتەوە. بەڵێ ئێستا ئێمە لە مزگەوتی ئەبوبەکری سدیقین لە شارەدەی دیانە لە سنووری قەزای سۆران لێرە چالاکێکی ئاینی بەڕێوە دەچێت کە ژمارەیەک لە هاوڵاتیانی ئێرە و بەرپرسانی ئیداری مامۆستایانی ئاینی لە نێو ئەو مزگەوتە ئامادەن کە چالاکەکانی تێدا بەڕێوە دەچێت سەبارەت بە ناوەڕۆکی چالاکەکان من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز یوسف ئەحمەد کارجێڕی لقی سۆرانی یەکێتی زانایانی ئاینی ئیسلام مامۆستا سڵاو لێبێت چالاکەکانی نێو ئەم مزگەوتە چین کە بەڕێوە بەناوی خی گەورە میێرەبان ئەم چاڵاکی ئەمڕۆ لە شارەدەی دیانە لە مزگەوتی ئەبوبەکری سەدیق بەڕێوەچی بە بۆنەی مانجی ڕەمەزانی پیرۆز و لە شەوی 27 مانجی لە شەوی 27 لەیلەتول قەدری کەوە ساڵانە ئەم یادە پیرۆزەی بەشکۆداریەوە زیندوو ئەکەینەوە ئەم شەوەکەوە ئامادەی ئەم ڕاستیمەینە کەوە بەخشینی بڕوانامەی قورئان خوێندن و ئیتر فەرمودەکان وەردەگرن بەڵام گرنگجەکەی لە چیدایە کە ئێوە ئەو چالاکانەتان ڕێخستووە ئەم ساڵاچیە بۆ تەجێکردنی قوتابی و لاوانانمان بۆ گەنجەکانمانە بۆ ئەوەی بەشکۆداریەوە و بە گروتینێکی زۆر باشەوە ئامادە بن و ساڵانە بەشداری ئەم لێدە بکەن ئەم شتێ ئەمڕۆ کەوا قیرائەی قورئانە کە پۆلێک تەواویان کردووە لە قوتابیەکان پێیان بەخشرێت وە پۆلێکیش کەوا فەرموودەی ئەربعینەوەیان تەواو کردەوە ئیزازەی بڕوانامەکەیان پێ دەبەخشرێتە سپاس دەکەین سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ دیارە لە نێو ئەو چالاکانەش بەڕێز دکتۆر عەبدوڵڵا سەعید سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان ئامادەی مامۆستا سڵاوت لێبێ پێمان بڵێ تا چەند ئەم جۆرە چالاکانە لە بواری ئاینی گرنگیان هەیە بە تەکید ئەو جۆرە چالاکانە کاریگەری خۆیان لەسەر پەروەردەکردنی گەنج و لاوەکانمان و دوورکردنەوەیان لە بیری تونڕۆوی چونکە زۆر جاران وابێ گەنج بەهۆی تۆرە کۆمەڵایەتیەکان بەهۆی ئەو عەولەمە ئەو پێشکەوتنێک کە لە کوردستانش ڕوویدا زۆر جاران بیر و بۆچوونی نامۆڕ و لە کوردستانەکەن بۆیە ئێمە بە درێژایی ساڵ بە بەردەوامی و بە تایبەتیش لە مانجی ڕەمەزانی پیرۆز بە دەرفەتی زانین بۆی گەنج و لاوەکانمان وشیار بکەینەوە لە شێکردنەوەی دەقەکانی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ بۆ ئەوەی لە بیری تونڕۆیی بە هەموو شێوەیەکە دوور بن گەنجێک بن بتوانن خزمەت لە بواری میانڕەوی لە بواری دووربوون لە توندوتیژی لە کوردستانە بەسەر ببن. ڕێز دکتۆر عەبدوڵڵا سەعید سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان زۆر سپاس سپاس بۆ زانیاری سپاس بەڵێ دیارە ئێستا چالاکەکان گەیشتۆتە ئەوەی کە دیارە بڕوانامەیان پێدەبەخشرێەوە ڕێزیان لێ دەگیری ئەوانەی کە بەشداریان کردووە لە لایەکی دیکە شیرینیدا بەش دەکرێت ئەمە ئەو پۆلە قوتابیانن کە بەشداریان کردووە و 2000 بڕوانامەیان پێدەبەخشرێکە وەکەوەی کە لە بڵێن داوەتنامەکە هاتووە لە شەوی قەدری پیرۆز لە ژێر چاودێری لقی سۆرانی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان بەراسیمی بەخشینی ئیجازەنامەی قورئانی پیرۆز واتە قیرائە خوێندنەوە و چل فەرموودەی ئیمامی نەوەوی بەچەند قوتابێک دەبەخشرێت کە لەلایەن مامۆستانی پسپۆرەوە سەرپەرشتی کراوە کە مامۆستا مەلا مەولود محمود ئەحمەد برادۆستی سەرپەرشتی کردو ئەمە میوانەکان لێرن خەڵاتەکان دابەش دەکەن بەسەر ئەو کەسانێک کە بەشداریان کردووە لە نێو خولەکە ئەمە ژمارەیەک چالاکی بوون کە ئەم شەو لە مزگەوتی ئەبوبەکری سدیق لە شارەدەی دیانە سەر بە قەزای سۆران بەڕێوە. سپاس بۆ هاوکارمان تێفور محەممەد لە دیانە پاشیف کۆتایی هات تاوەکو سبینەوە لە پرۆگرامی کینەدەینەوە ناتان هەرشاد بن خاتن.